بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، السلام ورحمة وبركة خوای گەورەتان لێ بێت لە 15 ڕەمەزان 15 مانگی سێ لە خزمەتەوەی ئازوو خۆشەویست و لە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتم برا ئازوو خۆشەویستانی کەناڵ و برای ئازوو خۆشەویستم کاکدانا ئەڵقەی ئەمڕۆتان ئینشاء الله پێشکەشەکەی. سڵاوی خوا لە ئێوە سڵاوی خوا لەگەڵ باشی حاڵە والله الحمدلله تر باشە بین إن شاء الله. ئەی تۆ چۆنی؟ والله ئەوەیە کە ئەیبینی تۆزێک هەڵامە توشمان گرتەوە بشک انشاءالله زوو چاک ببین إن شاء الله إن شاء الله. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان لە هەر جەیەک بینەر و بیسەری ئێمن جوانترین سڵاوتان لەبێت خۆشحاڵین. خوای پروردگار ئەمڕۆژ دەرفەتی پێبەخشین لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی گوڵستان و لە ئێوارەیەکی ڕەمەزاندا مانگی پیرۆزی ڕەمەزان بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینەوە. دەڵێم ماڵ ئاوا ڕەمەزان، ماڵ ئاوا مانگی عیبادەت و قورئان و شەو نوێژ و زیکر و تەهلیلە، مانگی خێر و خۆشی، مانگی سەدەقە و مانگی قورئان خوێندن. ئەمڕۆ ئێمە لە 15 مانگی ڕەمەزانین، ئیتر وردە وردە کاک شێخ ڕەمەزان الوداعەکەین بێگومان ینی ئەو ماڵاوایی لە ئێمەکە نەک ئێمە لەوی بکەین چکە لە شوێنی خۆی ئەمێنێتەوە ئەوە ئێمەین لەوانەیە ساڵانی داهاتوو لە خزمەت مانگی ڕەمەزانە نەبین. بۆی ئەم 15 ڕۆژەی ماوە هیوادارین خوای پروردگار سەبر و تەحەموولمان پێ بەخشێ، ئەوانەی کە نەخۆشن خوای پروردگار تەندروستیان باش کات، بتوانین بە بەشێوازێکی باش ئەم 15 ڕۆژەی لە بەردەممانایان ئەم 4 ڕۆژە ئەگەر مانگ بیستونەوە بوو ئەو عیبادەتانەی کە هەن لە شەو لە ڕۆژدا بیانکەین و لەخوای گەورە دەپاڕێینەوە ئەڵێین اللهم بلغنا ليلة القدر. خۆی گەورە بمانگەێنی بە شەوانی ليلة القدر. ئێمە پێش ڕەمەزان دوعامانە کرد خۆی گەورە بمانگەێنی بە مانگی ڕەمەزان. سوپاسی خوایە، حەمدی خوایە، شکوری خوایە کە گەیشتینە مانگی ڕەمەزان. ئێستش پێنج شەوێکمان ماوە بۆ شەوانی دەشەوی کۆتایی و ئەوی کە پێی ئەوترێت دەشەوی لەیالەة القدر. إن شاء الله خوای پروردگار تەمەن بە هەموو لایەکمان عطاکە کە بتوانین ئەو شەوانە زیندوو بکەینەوە. خوای پروردگار لە خۆمان ڕازی بکەین. هەروەها لە کۆتایی مانگی ڕەمەزانە یەکێ بین لەو عەبدانەی کە گەردنمان ڕزگاری بووە لە ئاگری دۆزەخ إن شاء الله. کاک شێخ وازام ئەمڕۆ بابەتێکت ئامادە کردووە. سڵاوی لە شێف دیە هیندیار هەر بیرم چۆ ڕاستە کاک شێف سڵاوی خوا بێ شێف دیاریان باشی تەندروستیوە. ئەمڕۆ لەوە چێ کەسمان نینە لە نزیکەوە چونکە ینی لەبەر خواردنەکە بۆیە باشترێکە. وەڵام ممنونە سوپاسەکە. چیت حازر کردو ئەمڕۆ؟ سوبێکی بەتاتەمانەیە بە کەوەرەکرێ بە کەوەر. بەڵێ لەگەڵ هەنێ دەرمانانە گیان مەگەر نەچین بۆ تەراویح نا بەو شێوازە نییە کانی کەوەرەکە بە هاوا بخورێ ئەکۆڵێنرێت لە عسارا درێت. بەڵە بەڵام بە هیچی هەستی پێ ناکی، تەنها ڕەنگی جوانەکە و تامێکی خۆشیاتێ. جا ئەمڕۆ هەنێک جا ترەشتی بۆ زیاکەم لە بەخاتری ئێوە لەبەرەوەی بۆ قوڵکتان زۆر باش. ئەگەر ئۆریگانۆش باش بۆ ئیشی بۆ زیاد بکە. ئۆریگانیشی بۆ زیاکەم زۆر کەوەر لەگەڵ چی خۆشە؟ کەوەرەکە قاورمەیە وانە کاڵی کەوەر ینی قاور چیکەت حازر کردو جگە لەو سوپ؟ لەگەڵ ئەو دوای سوپەنجا برنجێکی سوورمان هەیە، برنجێکی زعفرانیشمان هەیە بە زرشت. بەسمەتی یان خڕ؟ وەڵا بەسمەتیە. دەی خێری پێوە بێ دەست خۆش بێ شەڵا دێنەوە لات باشە کاکشێکیان فەرموو. بۆ داننشین وەڵا بادانشین فەرموو. یا الله من چاوەڕێی ئەو قسەی تۆ بووم باش تۆ لە خزمەتە. وڵا کاکدانەگیان حەزەکەم باسێکی عاقبەت خێری بکەین، ینی دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم، ینی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ذاتی خۆی کەیتر معصومە لە گوناه، سید المەخلوقات، سیدی هەموو پێغەمبەرانە چەند جار ینی ڕۆژانە دوعای کردو کە اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها. خوای عاقبەتمان بە خێر گێڕی، عاقبەتی کردارەکانمان ڕۆژەکانی کۆتاییمان باش بێت، خراپ نەبێت. ئەمە لە ژیانی سەحابەیشا زۆر وارد بووە. ئەگەر بیرتان بێت لە ژیانی حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەر و حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلیە زۆر باسیەوەمان کرد لەسەر مەرگە کە حەزرەتی عومەر فەرمێت بە عەبدوڵای کوڕی سەرم خەرە سەر ئەرزەکە بەڵکو خۆی گەورە بەزەی پیاما بێتەوە کە وەختێک کە خەنجەرەکان 6 خەنجەریان لیاوە. حەزرەتی عوسمان عینەن شت، ئیمامی عەلی بە هەمان شێوە، حەزرەتی ئەبوبەکر ینی دائیمە عەوداڵی ئەوە بوون
خوایە بە عاقبەت خێری بگەڕێنەوە بەلای تۆ. بەڕاستی دوعایەکی زۆر جوانە ئازیزانم کە ئێمە زۆر دوعا بکەین، خوایە عاقبەتمان بەخێر بگێڕی، کۆتاییەکانی تەمەنمان، ڕۆژەکانی کۆتاییمان، باشترین عملێک کە تۆ پێی ڕازیت ئەو عملانە ئەو کردوانە ئەنجام بین، ساڵح بین، دیندار بین. کاکدانە حەزەکەم نەوە کاتمان کە بێن بە نمونەیەکی هین دەست پێ بکەم، بە نمونەیەکی زانایەکی زۆر ڕەبانی عجایبی وڵاتی خۆمان کە ڕەنگە هەر کەس ناوی نەبیست بێ لەم منطقەی ئێمە کە لە دەربانی خان بۆ لە دی کۆرەک مامۆستا مەلا ئەحمەی کۆرەک باوکمەی فەرموو کە زۆر ئەچوومە خزمەتی ئەیوو ئیمامێکی زۆر عجایب بوو، زانایەکی عجایب، خوێنەوارێکی زۆر عجایب بە ڕەحمەت بێ و مریدی شێخی عەلاءالدینیش بوو. ئەڵێ پێمەوت باشە مامۆستا ئەم هەموو عیبادەتە چییە تۆ ئەیکەیت؟ ئەی لە سەفەرێکیان دوای ڕەمەزان بوو چووم بۆ لای نزیکی عیشا بوو و اینجا ڕۆشتینەوە بۆ ماڵە، ئەممەنی نوێژە کرد و ئەممەنی تەسبیحاتە کردمە ڕەمەزانیش. وتی دوای تەراوی حەکەی زیاتر بوو لە ئەوەی پێش عیشا. ئەم مامۆسایە سەیری عاقبەت خێری کە کاکدانە لە ژیانیا مەعاشی حکومەتی وەرنەگرتووە و کە مەعاشی وەرنەگرتووە زەکات و سەرفیتری هەر وەرنەگرتووە هیچ. بە ڕەنجی شانی خۆی ئەم مامۆسا بەڕێزە ئەم مەلایە ژیاوە. مامۆسای مزگەوتیش بووە، بەڵێ حجرەی هەبووە، اینجا فەقەی زۆری هەبووە، حتا بەو زەراعەتەی کە بە چنگ و دەستی خۆی ئەنجامیاوە خۆیشی و ماڵ و مناڵیشی و فەقەکانیشی بەخێو کردووە بەهی خۆی. بەم شێوە عمرێکی زۆر پاک و نەجیبانەی بردووەتە سەر ئەم مامۆسا خۆشەویستە هەتا ئەو کاتی پارەیەکی بێت کۆیەکاتەوە کە پێی بچێت بۆ حەج، بەو پارەیەکی ئاوا کۆ بکرێتەوە کە تۆ لە ڕەنجی شانی خۆت کاکدانا بێت حەجێ بێ. تەمەنیشی هەبووە، بەڵێ تەمەنی هەبووم ئەفەرمێ کە چوو لە پێشا چوونە مەکە حەجیان کرد، دوای حەجێکی تەواو زۆر بە ئیسراحەتی خۆی اینجا چوونە مەدینە بۆ خزمەتی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و مەرقەدی پێغەمبەر صلی الله علیه و سلم. لەوێ سیارە لێدات شەهیدە بێت. ماشەڵڵا تو سیر عاقبەت خێری کە چونکە ئەم پیاوە ئاوا ژیاوە، یعنی ئەو وەنە حەڵال خۆر بووە، وارع بووە. الحەمدولله سیرەکەین ئەم زانا گەورەیە بەو جۆرە خوا ئەو شەرەفە یاوەتێ لە بەقیع بنێژرێت، شەهیدە بێت و وەفاتەکە. جا لێرەوە بۆ ئەمەم باس کرد ئێمە ئەبێ عەودەهەڵی عاقبەت خێری بین کاکدانە. تەسەووڕ کە پیاوێکی گەڕێتەوەڵێ لە تەیارا بووم، ئەڵێ تەبەن گەنجێکە باسیەکە، ئەڵێ زۆرم پێسەیر بوو، پیاوێک جانتایەکی دیپلۆماسی پێ بوو، دیار بوو کە ئیمکانێتێکی زۆر باشی هەیە و دەوڵەمەند ئەمانە. وەختێکم زانی دەستی بر بۆ سنگی و قۆپچەکاری بەپەلە کردە و هەناسەی تن بوو، زانیم وەزعی باش نییە، زانیم وەزعی خراپە. ئەڵێ کە پێم وت چییە؟ زانیم ئەمرێت. ئەڵێ سوبحان الله یەکسەر زانیم ئەجەلێتی ئەمانە. ئەڵێ پێم وت بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ئەڵێ وتی ئەنطینی الشەنطە، جانتاکەم بەرێ. کوڕوتم کاکە شایەتومان بێنە، جانتا ئەوە جانتا بەس شایەتومان بێنە. ئەیوو هەموو سەرۆتەکەم بریتێ لەو جانتایە، هەرچی وەسائقم هەیە بریتێ لەو جانتایە. وتی هەتا مرد ویسێ شایەتوانەکەی نێرە هەر باسی جانتاکەی کرد. جا ئینسان لە ژیانی دنیا کاکدانا بەچیوە سەرقاڵ بوو، خەمی چی بوو، چۆن هاتە ناو دینداری، بۆ دنیا هات، بۆ پارە هات، بۆ پلەپایە هات، بۆ دینداری کە ڕاست هات، عاقبەت خێرەکەشی لەوا دیاریە. فەرمودێکی شیرینی پێغەمبەریشمان هەیە مامۆستا، فەرمێ کەسی وا هەیە بینی ئەو مردنەکەی زیراعیەکە منێ بۆ بەهەشتی یا بۆ جەهەنەم، لە ئاخرە تووشی کردەوەیەکی خێریان شەڕە بێ کە هەموو شتێکی هەموو ژیانی وەکو بڵێ ئیدی عەکسە بێتەوە. بۆ ئینسان ڕاستیچە لە دوعاکانی منەوەی مامۆستا شێخ فاتح ئەو ساتی ڕۆحی ئێمەی تیا کێشرێ، بۆ ئەو شوێنی ڕۆحی ئێمەی تیا کێشتە خۆی گەورە لێ ڕازی بێت. شوێنێک نەبێت کە لە شوێنی خراپە نەمری، وەنیە زۆر خراپەوە. ینی تەسەووڕ کە کاکدانا ینی لە ژیانی سەحابەیە تۆ سیر بکە، یەکێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنگی وەعزام ئوحودا بووە، سەحابەکانە فەرموون یا رسول الله صلی الله عليه وسلم فلانە کەس بەڕاستی جیهادێکی زۆر عەجایبی کرد و شەهیدیش بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەهلی ئاگرە، تۆ لە غەزایە سەحابە بی. ئەڵێ سەحابە زۆری پێ ناخۆش بوو، وتیان بۆ وتی ئەهلی ئاگرم. کە چوون سیرەکەن زۆر برینار بووە، تەحملی بریناریەکەی خۆی نەکردووە، خۆی یاوە بەسەر ڕمەکەیە خۆی کوشتووە. هەتا لە ڕوایەتی تر ئەفەرمێ لیان پرسی هێشتا مابوو،
وتیان تۆ لە پێناوی خواوتینەوەڵ ئەم لە دیفاع لە مەدینە هاتووم بۆ ئەم شەڕانە لەبەر خواوانە ناتووم عاقبەت خێری و عاقبەت شەڕی حتا تۆ ئینسان لە خزمەتی پێغەمبەری شابێت صلی الله عليه وسلم ئێ باشە خۆ ئەبوو لەهەب مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیسیریش عاقبەت شەڕێ بوو ئەفەرمێ وەختێک لە شەڕی بەدرا نەیتوانی بێ بۆ شەڕەکە ئەبوو لەهەب زۆر نەخۆش بوو مناڵێک کچێکی بچکۆلە ئاسنێکی یاو بەسەریە لەم ئاسنەوە تووشی نوعێک لە دیارە گوزاز بۆیە لەوە چێ ئەوە بۆ بێت نوعێ لە برین بوو هەموو گیانی داڕزە اینجا خەڵکی مەکەش ئەیانزانی ئەو نەوعە لە ڤایرۆس و لە میکرۆب ئەگوازرێتەوە بۆ خەڵک کوڕەکانی خستیانە ناو دووسێ شت ئاوا لە دوورەوە هەڵیان کرد ئەو سابوو بردیانە سەر گردێک لە مەکە لە پاڵ دیارەکە هەرچەندیان کردیانی وێرا چاڵی بۆ هەڵکەن بیخەنە ناوی دیوارەکە ڕوخانن بەسەریا وتیانەوە قەبرەکەیەتی ئەو مەسیری بوو هەبە يعني تو سيرك عاقبة خيري وعاقبة شريش يكادي خير عاقبتي منيش وتوش وهاوكاران مان وخزم كسكار ومسلمانان هم ولاك اللهم خير بجار ان شاء الله اخر كردو مان اخر قسمان كردويكي باش وقسانيكي باش به اللهم امين ويكي ان شاء الله بو يشباشو كوتا ساتكاني جان من بركين اللهم امين مامصا كاتشمير شواروني وابزالم ورده قرميوان حاضر به بله پێشوازی لێ بکەین باشوانە مامۆستا من هەوڵم تۆ دانیش الله هەلا خزمەتە بێت مامۆستا جەزا خزمەت تا خۆشتی لەگەڵ ناکەم ڕاستی باش مامۆستا گیان فەرمووی قوربان گیان عەلەیکم السەلام مامۆستا گیان یا خوا بەخێر بێ باش قوربان بەخێر بێ هەڵامەت بە حەز ناکەم تۆ قەو لەگەڵ فەرموو مامۆستا گیان سەلامەت دوعای شەرمان بۆ بکە بەڵێ فەرموو فرمودن ان شاء الله ما سجام خير بيه خالد الرازي باش شكر خير بيه الحمد لله خير سرسام خاب خير بيه وايغورب جزاء اركي كشاو لسمسماله هاتوا بله بم رمضان نازم الرات ويا اللي ابي او انا بزام لسمسماله على خدمه بين وايغورب قداش باتوا يا ربي وافك مع النص ولا الحمد لله لقى رمضان ما وصل بحشين اخو بزاف بس واز بخوي ما وصل جزاء اللي صالي والرجوع چەند ساڵی ئەوڕێجامەوەستا دەمێکە بیرم نایە الحەمدولillah ئەو باشە بەڕاست مامۆستا جەزا ئەگەر مناڵێک لەسەری پێویست نییە با و پێشی بچنێتەوەرەکەوە کە ئاوا بە ڕۆژوە بێت وەڵی بیرم نیانی وەنە مناڵ بنیە ئەم ڕۆژوانە چی دێدێ وەڵاهی خۆن دێشت غەیبە ڕاست هەر بۆ خۆشی جاری وایە هەندێک کە زۆر شت دوور دەکاتوانە ماوەسایەکی قسە خۆشمان هەبووی وت وەرە خۆمیش هەموو گوێی لێزانم بابە هەتووسی حەدیث پشتم خوێندوێتەوە ئەو شتانە غەیبن خۆی پەروەردگار ڕۆمان هەڵگرێ بیکا بە تۆفیقی قیامەتمان یا رب العالمین ان شاء الله هیچی نافەوتێ کاکدانا بۆی ئەز شکەم ئەو مناڵی کە وتی بە پاشاکە بە تیرەکە بمکوژە خۆم ناو ماوەسا ئەجری شەهیدی و شەهیدی ئەو خەڵکەش لە دوای شەهیدی ئەوە بوو ماوەسەکەنێ خۆ بەخێر بیت خوا لە تاڕازی بێ مانگی ڕەمەزان مانگی بەخشین و خزمەتکردنی خەڵک و بەدەمەوەبوونی فەقیر و هەژاران و یعنی بڕاتێ ماوەسا خەڵکی وا هەیە ئەوە نەداماوە هەرچەند خۆش نییە شتانە باز بکرێ ماوەسا لە بەرنامە بەڵام کەس هەیە کە سەرەتانی گرتووە دەرەجە 3 دەرەجە 4 ینی وەسعێکی مادی زۆر قرس زۆر خراپ ینی ژیانێکی زۆر تەنگەلان ئەم حاڵەتانە ئەبینی بەڕاستی جازانی قیمەتی بەخشین قیمەتی ئەوەی کە تۆ دەستگیرۆیی گەنجێک ئافرەتێ پیاوەکەکەی لەو وەزع خراپەیە ئەبێ خۆی گەورە چۆن لطفی هەبێ لەگەڵ تاکە تۆ پارەیە یارمەتیە خواردنێکە بەخشی بە ماڵێکی ئاوە والله گومانی نییە بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ماوەسا جان خۆی گەورە پاداشتان باتەوە یا رب العالمین والله ماوەسا بەوزوعی ماڵ دیارە خی پردگار گرنگی زۆری پێداوە بەڵێ یەکێکە لە ئەوەی کە ئەگەر ئیسلام بۆ چەند شتێک هاتبێ کێ لەوانە حیفزی مالە وانە ڕاست بۆشە ئەگەر سەیری فقی ئیسلامی بکەین پانتایەکی زۆری داگیر کردووە بابی معاملات کەواتە ناتوانین ئەم بابەتە بە گرنگ تەماشا نەکەین ناتوانین گرنگی بەم بابەتە نەدەین بڵین دەڕوخێنین بە شێوازێک هێرشکەینە سەری ماڵ هیچ نییە و ماڵ گرنگە چۆن ماڵ گرنگە ماڵ ژیانی ئینسانی سەربەندە حیاتی ئینسان گرنگە یان نە گرنگە ئێدی ژیانی ئینسان لەسەر ماڵە ئیتر ماڵ بە پارەوە ماڵ بە هەموو جۆرەکانیەوە
خوي پروردگاریش فرمی و تحبون مال حبا جما يعني كثيرا كاك يعني إما مال من زوز خوشوي يعني أبيهم حقيقة أنا بيشكي بيزانين وزين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة يعني مالك لذهاب لفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا اللهم الله عنده حسن المآب بويا كزاني مع مال جرينجا إذا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي همو أمتك فتنة كيه فتنة أمتش ماله وريما مصا يعني خمان زين سأل خلقك كشيء هي وقرفتي هي ويصير أم قزية بوي خاي فرضقار خاون مالكان بمتاقية كاتوا امتحانية ولا وايا ونيا أو خلقاش وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون إما هندك من بو هندك من بنيته هو تاقي كرنا وهندك كان خاي فرضقار مالي في بخشيبين وهندك شمان خاي فرضقار ونيا تاقي كرنا تبوي كمالي يقرتون توا بو أندازي في داوين كبي أجين بوي فعلا أو جناب إلي ئەوانەی کە 2 دیناریان هەیە و خی پردگار ماڵێکی پێداون ئیتر لە پارە لە سەروات لە سامان لە کۆمپانیا لە مڕووماڵات لە هەر جۆرێک لە خانوو هەرچی پێداون بەڕاستی ئەبێ بزانن لە تاقیکردنەوەیکی قورسان بەرامبەر بەو خەڵکانی کە هەژارن نەبوون نەدارن ئەوسە جەزان ئەگەر هەڵە نەبم یعنی هەڵە تێ نەگەیشت بێتم وە بزانم زۆر جار بابەتی هەژاری منبوز باس كراوة يعني بو نمونا پیغمبر صلى الله عليه وسلم الرحمن بقرباني بلا فرمودك يشيرينها وزام فرمي او دستي للسروي وابخشه لو دستا خيلي جاتريا برزكا ور اقريوانيا يان او تري اقا هلنا بم اقر هجاري وهينك با لبرقي نازم اجالك ياشتاكا ام كشت بو اوا باسي هجاري كراو يعني اما بكم سير كردنا يعني شي حزكم من شو بين رجلو تيبين پیغمبري خاص صلى الله عليه وسلم پناه پيكرتوا پناه گرتن اصلا يعني شي يعني خواه يرمتين بدا يعني من هانا بو تودي انا اما بارا اما اركيك دراوة سرما خواه تو پیغمبر بويا براستي هجاري باركة خليفة كان لدوي پیغمبري خاص صلى الله عليه وسلم زين پیغمبري خاص صلى الله عليه وسلم كوفاتي كردوا هيك شيء لباش بچي نماوا ونيا وكل حديثك بعضك فرمي من الريح المرسلة لبخشينا يعني وكو هواء رشبايك بقوة وكو هواء عندك الله هواء نقرا شباب انا شو هواء مرمتلا سيده هموش هناك يعني رحمتي پیغمبري خاص صلى الله عليه وسلم لبخشينا شو هموش هناك انا او ما بي الله كبيغمبر صلى الله عليه وسلم هناك ظلن فقير نبو خوي پیغمبر صلى الله عليه وسلم دولة من بو بلام هميشه خوي بهجا لقل جارا كان جاو او هي وبخشيوتي ونيا جاء لنيو خليفه كان لدوي پیغمبري خاص صلى الله عليه وسلم كاوان سرمشقي يمن سيركي ابو بكر صديق خوالي رازي بي دولة من بوها بلام همو مالكي بخشيوه ونيا لدواي أوا إمام عمر أظن إمام عمر دولة من نبوه لصحيح بخاري هاتوا دولة من نبوه لصحيح بخاري هاتوا الله لخيبر غنيمة توزيع كراوة بلى أرزكي زور باشي بركوتوا أرزكي باشي بركوتوا إمام عمر دي ولاي في غمري خواه صلى الله عليه وسلم ولاي في غمري خواه أرزكي زور باشم دسكوتوا لوتي من همشتي وام دسكوتوا بلى راوجي بك استشاري بك من تشيلي بك پیغمبر خاص صلى الله عليه وسلم فرماني بك كبك بوقف بمسلمانان كواتا بخشين دو باي جرينجا باي كان باي هجاره باي كان باي خوا بيداو كان بيك ام امه جيان بردوامي في بخشن بيك ام جوانيا بخشن او يعني بيك طاب كان بويا كنتم خير أمة أخرجت للناس أوان لهمو كان جان لهمو لا كانوا براستي باشترين أمة بون لهجاري باشترين أمة بون لجهاد باشترين أمة بون لبيك وجيان لصافي لدرون لهم الروانق كانوا باشترين أمة بون كتعامل أنا كل قال يكتريا برايتيان خوشويستيان سخاوتيان برامبر بيكتري وأودو لا ينا هم هجاري وهم فقيري بيك ويكتر طواوكا ما وصل جزاء يا شلون يعني بكي ببخشين شلون ببخشين
بەخشین بۆ کێ؟ بەخوا پرسیارێ جوانە مامۆستا. ئەرە وەڵڵا مامۆستا گیان جارێ با باسی ئەوە بکەین ئینسان ئەبێ فێری ئەوە بێ کە داوانەکە. حیزامی کوڕی حەکیم تەمەنی 120 ساڵ بووە، 60 لە جاهیلی 60 لە ئیسلام بردووەتە سەر برازای خەدیجە بووە. لەو کاتێک کە مسلمانە بێ و یەکێکە لە وجەها غەنیمە تەوزیع کری و دەستکەوتی مسلمانان داوای ماڵەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ بەخشێ. ئەفەرمێ فسألته داوام لێکە جارێکی تر فأعطاني پێغەمبەری خوا پێی بەخشیم صلی الله عليه وسلم جارێکی تر داوام لێ کرد پێی بەخشیم بانی کردمتی ئەی حەکیم ماڵ ئەگەر ئەوەی کە ئەی دابەشێکە و سەرپەرشتێکە خۆی پێیدایی ئەو بەرەکەتەکەوێتە ئەو ماڵە ئەگەر نا بەڕاستی داواکردن و چاوبڕینە ماڵ و داواکردن باش نییە. حەکیم ئەڵێ هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حیاتا بوو داوای نەکرد ئەوە هیچ قەتع بوو. لە سەردەمی ئەبوو بەکر ڕاوی حەدیثەکە کە ئەجێڕێتەوە ئەڵێ غەنیمەی تر پەیدا بوو ئەبوو بەکر خوالی ڕازی بە بانکی کرد وتی ئەمە بەشی تۆیە دیارە بەشدار بوو لە جەنگ و جیهادەکە فەرمی نامەوێ. لە سەردەمی ئیمامی عومەرە جارێکی تر بانگیان کرد وتیان ئەمە دەستکەوتی تۆیە و بیبە هەر نەیبر ئینکاری کرد. ئیمامی عومەر هاواری کرد فەرمووی خەڵکی مەبەشایت بن من بەشی خۆیم بۆ داناوە بۆ حەکیم بەڵام خۆی نایبە خۆی گەڕانوێتەوە بۆ بەیتولمال و بۆ خەزێنەی دەوڵەت. و لە سەردەمی ئیمامی عوسمانیشا بە هەمان شێوە هەتاکو وەفاتی کە چونکە تەمەنی زۆر درێژ بووە داوای نەکرد. بۆیە ئێمە جارێ ئەبێ ئەم حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إنما المسكين أويك الذي يتعفف بحسرة فرمي إنما المسكين أفرمي براستي هجار أويك خوي أجريتوا تعففي هي دوانا كدس بانك لا فرمي تيجي ترى فرمي هجار أويك مالو قرر دواك يعني أبي أملا يكفي دوا كان لا مسلمانان براستي أما بجسفه إجا بابي مو دوایش هەپێم خۆشە لەسەر ئەوەی کە ئەم تەوەرە زۆر گرنگە چونکە وتمان ئەمە دوو پای گرنگە دەوڵەمەند و هەژار وانێ وەکو حەدیثەکە فەرمێ ئێمە لە دەوڵەمەندەکانی وەرەگرین ئەیدینەوە هەژارەکان وانە زەکات وایە سەدەقە وایە بەخشین وایە چ بەخشینی فەرەض چ بەخشینی سونەت بەڵام پایی هەژارێکەش پایەکی گرنگە هەم لە ڕووی سەبر و تەحەممولەوە هەیان بێ و هەم لە ڕووی چۆن داواکەن کەی داواکەن وانە و ئایا جگەل لە فەقیر کەسی تر نییە پێی بشێ ماوەسەجان لە ئێستا فەقیر زۆرە لە ئێستا هەژار زۆرە ئەوەی جەناب دەیڵێ وەسە ئێمە لەو دەڤەری چەند چەماڵین جاری وایە ئەبینین بۆ خۆم جاری وایە لە پرزگە دانیشم لە پرزگەی مەڵبەند دانیشم لە بەخشین دانیشم خەڵکێک دێ زۆر هەژارە زۆر ئەکڕوزێتەوە کە هیچی نییە داهاتێکی نییە کرێت چێوانە بەڵام دوای ئەو دانەیەکی تر دێ باوەڕ بێ ڕسمی نەخۆشەکەی توێ نیشاندا بێ منە دەڵێ با بچینە ماڵەوە تەماشاکەی یعنی ئەم قسەیە بکەم زۆر قورسە یعنی ئەڵێ کاکە ئەوها یعنی چڵک و جەراعەت و کرم لە ژیانی دەرەکەمە دەرەوە کاکە ئەمە نەخۆشەکەی منە ئەمە حاڵی منە کە ئەوە بینێ هەوەکو حەدیثەکە فەرمێ وانە لە هەژاری و لە نەبوونی و لە نەداری ئاگاتان لێ بە سەیری خراپترکەن وانە بۆ تاعەت و بوانە سەیری سەری خۆتان بکەن بۆیە انظروا إلى من أسفل منكم سەیری کەم زانە خەڵک تۆزی خراپترە هەر بۆ خۆی ڕۆکەیتەوە لە کاکە ئەوش هەیە وەرە تۆ لەگەڵ من دانیشە ئەمانە بینە بۆیە خەڵک لە ئێستایە زۆر حاجی پێەتی بەڵام ئەوەش نەبێ کە حقیقەتەن مەشروعی تریش خێر نەبێ چونکە ئاەتەکە فەرمێ کۆمەڵک صنفمان بۆ دەستنیژناکە إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها هەتاکو کۆتای ئاەتەکە ئەو هەشت صنفەمان بۆ دیارێکە دوای لە ئەحادیثی ترا صنفەکانی تری بەڵام لە کوی فەرمودەکان یان لە کوی ئاەتەکان ئەگەر سەرنجێکی وەربدەی مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت أو آياتان تر يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم كم الله آيات سيبيشوا باشي آياتك بك همي لباسي جهاد وتيكوشان وغزاو يعني همي لباسي قتال هاتوا كواتا وقفوا أو إمام عمر في غمر صلى الله عليه وسلم وصحابي كتبوا في جنياري ناكرت سونك إمام عمر مكانته كين زانه كأن الله شو يبو دنيا بيزيدك بين بۆ دنیا بێ زیرەگرین بۆ دنیاش زیرەکین الحەمدولله زۆرمان لە دنیاە سەردەرچوین ئەزانی وەکو هاتوو ئەڵێ باز ئەکرێ لە ئەثەرە الله ئەعلەم فەرمێ ئەگەر کەسێکی وای لێدی ئەو نەشارەزایی پیاکات درهەمێک هەڵدا بەلێ بکاتە سەرزەوی ئەزانێ وەزنەکەی چەندێکە دەوڵەمەندی زۆر زیرەک و لێ هاتوو ئەوانی کاس کەسابەتەکەن بۆ قیامەتیش ئینسانە بێ بەڕاستی زیرەک بێ بزانێ لەکوێ ئەو ماڵە سەرفەکە
إجا معناه أولية كتوب حجار الدا لبروجي وقف شاء وانيا بيغمبري خاص صلى الله عليه وسلم فرمي من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة أي مسجد باش يديروا سكري مسجد شي ببخشين زين باسي أنا كم راسي اللي ربتشن بالله زكاة كامل حق منه بشوي قشي بعض بخشينك ما هو صوايا بخشين بشوي قشي إنسان سربشكا لوي زكاة نعلم بخشين عليه سربشكا لوي ضلي بشي أبشكي حزيلة شيء جاروا هي حزيلة وجيرانا كان دعوتك خيرنية هي منالان دل خوشك هي خزمكان دل خوشك يعني بيداويسيان بو بكره باش هي حزيلة مزقوتة دلي شو تسر أويان أزانية زيلتشي ولا هاتوي أم أزانية كإسا بنكيشي قرآن خيندن ضرورة أي موجي فساد كما بو أمولاتا أوي كخلقي توشي سرطان ودردي هزاران درد بوا وهو كاركي تشيا وكاركي بوني أو شابولا إلحاد وفساد قندلانية أي چەند ضرورة شابولا إسلامية كش دعم كريه بالبش بكريه تغذية بكريه أبيش هاوشوي أو بتوانية وانيا فكر باكاتوا برامبر أو موجة فساد بواسطيتوا بو أوندي أمولات كشتي دردي علمانيت وخرابكارية كبباري حرام ودزراوي أمولاتا دعم كريه بو دولة منكان إمروه واجب نییە پێویست نییە لە سەریان تەوژمە ئیسلامیەکە کاری ئیسلامیەکە کارە داویەکە ئەوانیش تەغزیە بکەن و پاڵپشتیان بکەن و ئەوانیش کاری خۆیان و ئەسپی خۆیان تاودەن بۆیە مزگەوت بەڵێ بنکە داویەکان تەلەڤیزۆنە داویەکان بەڵێ هەموومانە ئەرکی خێرخوازە کە پاڵپشتی بکە باش ئێمە هەربا لە بەخشین و یعنی ئەگەتەنەن لە زەکاتی ژوان پرسیارەکە بەعام بکەم مامۆستا شەخواتی وتی بین بەشێ بدرێ بەشێ باش ئەوەی کە ئەیدا مامۆستا جەزا بۆ نمونە تۆ ئەتەوێ 500,000 ببەخشی یان ئەتەوێ 50 وەرەقە زەکاتت دێ بیدەی پەرت و 50,000 و 25,000 بەم و بۆ کەس ئیسفادەی لێ نەکا یان بە یەک دوو کەس بە یەک دوو شوێن بۆی خۆ دڵت وەکوڵە ئەوەی جەنابەت فەرمووت بیدەیتێ و ئەم کەسە خۆی یعنی با بڵێن مامۆستا جەزا حکمەتی سەدەقە و زەکات و بەخشین و ئەمانە بۆ ئەوەیە کە ئەم کەسە هەموو جارێ وەرنەگرێوانە یەک جار کە زەکاتی درایە کە بەخشینێکی باشی درایە ئیتر ڕزگاری بێ لە هەژاری لەسەر ئەمە ڕاتچێتەوە باورت بێ زۆر خەتەر و پەرپەرکردن نەزانین خەتەرێکی چییە خەتەرێکی خەڵک فێر سواڵە بێ کاکە وەرە من نمونەیەکت بۆ ژێرمە لای خۆمان برایەکمان هەبوو ساڵانە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان ئەمانزانی هەژارە ئاوە سەبەتێکی خۆراک وانە پێداویستەکانمان بۆ برد ڕەمەزانێکیان ئەوە ڕاوێژمان کرد لەگە برایەت ماڵە ئیسا وەزعی باشە و کەسابەتەکە و پێویست ناکە بووی بەرین چونکە ماڵی مسڵمانانە و توانە بۆ خەڵکی محتاجوانە شوێنێکی تر ئەو برایە هات خۆی پێیوتین وتی ماوەسا خۆی هێنابووی لە بازار کڕی بووی گونەیەکی پێداویستی برنج و شەکر و ڕۆن و تەرتیباتیش کردبوو وتی کاکە ئەمە هی خۆم کڕیمە لە گیرفانی خۆم بەس بۆم بێنن دڵ خۆی خێزانە واز نایەنێ هەر لە ئەم کۆمەڵە کاکە بوو بمان نایەنێ کەمت کرد تۆ لەگەڵیان نابووی تۆ وەزعت بە ئەخێ تۆ جوانی خۆت پێدا وتی کاکە نای بڕێتەوە کورە شتێکە زەکاتە هی موسڵمانانە بیکە بە خاتری خۆواز بێنە تی ماوەسا خێرتەگە ئەمە خۆی کڕیم بە هەر بۆ بێنە بووە جاتم بەرز بەڵەپۆڵی ئینجا ماوەسەدانە ئەمە بەڵگەیەکی مەلموسە ومسلمە کە خەڵک بەم فیسکە فێر سواڵە بێت ساڵانە چاوەڕێیە ماوەسەدانە کە شێخ شتێکی بارە بۆ بێنن 100,000 بۆ بێنن 500,000 بخۆی ئەوە ژیان بەڕێیەکە و فێری تەمەڵی فێری نەحاڵە أولي قرآن فرمي للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم حتى إمام فخر الرازي لتفسيرهم آياتها فرمي باباي زكاة دار أبي أو فقه زكاتي هبي براسي هجارة كان بناسيتها چونکە هەر دەرکردنی زەکاتەکە گرنگە بەڵام لەوەش گرنگتر ئەدرێتە چێ ئینجا چۆن ئەوەی جەنابەتن ناوەڵە با بین بەڕاستی دیراسەیەکی ئەو ماڵەنە بکرێت کە ئەم لە زیینایەتی تر هەیە ملیۆنە زەکاتی هەیە 4 ملیۆنی هەیە ئەلحەمدوللا هەشە لەوەی جەنابیش هەیە من هەندێک خواپێداوە ناسم دووسێ دوکاندارن پێکە و زەکاتەکە نەگاتە 2 دەفتەر 3 دەفتەر بە خۆمیان وتووە وەڵام مامۆستا ڕاوێژێکەکەم پێکە و کاکە بە شەفافانە ماڵێکی هەژارم بۆ بدۆزەوە خانوویان نەبێ پێکەوە 3 کەسین خانۆکی بۆ کڕی کێشەی ئمڕۆ ئەوەیە هەندێک کەس نازانە زەکاتەکەی بابش کێ یا بە کەسێک ساڵانە ساری پێگۆڕێ خانی پێگۆڕێ ژیانی خۆی پێگۆڕێ
ئەو هەموو فەقیرە ئەو هەموو ڕێکخراوە خێرخوازی ئەو هەموو ئیشە باشە هەیە یعنی لەم کەسە نابێتەوە کە تۆ ئەزانێ ئەگەر نەیە بە فڵان کەس ئیتر زەکاتەکەی لە کۆڵ نابێتەوە. ئەمە مشکلەیە کە بەڕاستی مەوەسا هەمومانی تەنیوە ینی هەموو کوردستانی گرتوتەوە کە خەڵک جاریوە نازانێ بیا بکێ یا لە کۆڵی خۆی کاتەوە پارەکەی بە فڵان کەس تسلیمیەوە کەوتەوە کۆتایی پێێنێ. واللهی فعلەن ئەوە گرفتێکی گەورەیە بۆیە لەم ڕۆژانەیە هەر لە هەواڵەکانەوە پێم وایە شتێکی وا باس کرا کە دەوڵەمەنی ئەم وڵاتی مەلحەملە دەوڵەمەنی باشمانەیە ئەگەر بێت و ئەمانە بۆ شێوازە منەظەمە زەکاتەکانیان سەدەقەکانیان بگەینە شوێنی خۆیان بەڕاستی باردۆخی کوردستان باردۆخێکی ترە بێ زۆر فەرقەکە. اینجا بۆیە بەڕاستی ئەوەی کە خوای گەورە 2 دیناری پێداوە ئەبێ باش ورد بێتەوە و باشتر دەقیچێکە بە من باوکم قسەیەکی بۆم جاریندان بە تەنیا ناخورێ ئیقیچێکە بە ئەم خێر و سەدەقەی تۆ بە ماوەسەدانەش لەگەڵ شەریک بێ من لەگەڵ ئەوەم بەڕاستی یعنی ئیشەکان ڕوون بن شەفاف بن دیار بن باورد بێ ئێمە خەڵکێکەیە هاوکاریمانەکە بە فەقی زۆر دیێنە لە ماوەساوانە بەڵام پرۆژەی خێرخوازی تریشمانەیە مەشروعی وەقفیمان هەیە جاری وا پێڵم بۆ ئەوڵە ناڵم بۆ ئەوڵم کاکە بەدڵی خۆت ئەو ماڵەکە ئەوە ناوەکەی ئەو فڵان کەس بەڵام ئەمە قیچێکە با خەڵکی تریش ئەو خێری دەستکەوێ جاری وا هەیە ماوەسەدانە من بیدەمە براکی خۆم فشتی واش بووە بیدەمە براکی خۆم لەوەی لێم وەرنەگرێ لەوەی خۆی بە ئیحراز بزانێت لە بەرامبەر منە بەڵام ماوەسەدانە تۆ بۆی بەری باشترە ڕێکخراوێک کە منەظەمە کە مەوثوقە کە ئەزانی ئەم ڕێکخراوە متمانەی هەیە نەک مناڵم بە هەموو کەس بەڵێ هەیە گومانیتیانە متمانەی هەیە بدرێتە ئەم ڕێکخراوە کاکە لەم ڕێکخراوی وەرگێ گویا لە حکومەتی وەرگرتووە بێمنەترە بەڵام لە منی وەرگێ هەر منی بینی وانە کە ئەوە مەرجی ئەو کەسێک کە زەکاتەدا یەکەم مەرجی ئەوەی کە زەکاتەدا ئەبێ بخوای بێ چ زەکاتی سەدەقە چ زەکاتی واجب بێت چ سونەت بێ چونکە هەر ئیشەکە بۆ خوارد نەبوو ئەوە لە حەدیثەکە باسەکە کابرا خوێنی ڕشتووە قورئانی خوێندووە بەڵام ماڵی بەخشیوە خوای پەروەردگار پێ فەرمی ڕاستت نەکرد چونکە ئەبێ بۆ خوامان بێ هەر حەدیثەکەش فەرمێ من بەنا لله وانە ئەگەر بۆ مزگەوت بۆ خوا بێ ئەگەر مزگەوت هەیە بکەی ڕاقیترین مزگەوت لەم شارە بۆ خوارد نەبێ قیمەتی نییە. جەزاچیڵی بوو کەسانی زەکات و یا سەرفترە و بەخشینەوە زۆر جار وشەیەکە بیستم ئەڵێن ئەمە چڵکە دەریەکەی ئەم قسێت دروستە جوانن لەگەڵ وشەی زەکات و بەخشین و سەدەقە و سەرفتراوانە وەڵاهی بۆ کابرا چڵکە بۆی وەرێگرێن نە چونکە ئاەتەکە فەرمێ بۆی پاکتان کاتەوە کابرا پێی دەشێ غەزەبیشە نەک چڵکە بەڵێ وەریەگرێ ئەگەر وەریەگرێ حەدیثەکە بە کابرای وت ئەوەی کە ئاهات هەمیشە هەر داوایە کردوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ بۆ خۆی ئاوا بەخشندە نەبووە بەڵام حەکیم خزمی شێتی وای پێڵێ بلال هجارة أفرمي أنفق يا بلال لا تخشى من ذي العرش إقلالا خو بلال هجارة أفرمي ببخشى يعني ده كم يشبه بابا 250 جبه حتى كان أفرمي ولو بشق التمرين بابا لا تأخذ معك يشبه إنما ما وصى فعلا زكاة أبي مرجي أو بالخوي به شلك نية شلك ومن شلك كبير نعشة بو أو شلك كزيادة لما عليكي تو مالك زيادة أبي ببرر أبيتي أنا ميني بلام بو هجارك واني وهانيتي يعني بلام اليد العليا خير من اليد السفلى أو دسي وري أجري كان كتورة إما جارية هاتني خوش معني بس هردي ما في خوشة يعني أم إوارية هندق أو أخو يورد رزقي ناردبو أمان دا باورد به ساعة تقريبا نزيق نيجي عشار قراو متوا بس نيجي مغرب ما نكردو أنا إتوا مزاني هم الدنيا منا بس هني أو دسي أبخشة شن خوشة شن مرتاحي لذتي هي تشيجي هي تشيش ئەمە ساهر ڕووخۆشی و فەرەحیە خەیتە ماڵێک زانی چ نیعمەتێکە بۆ ئەو کەسانی کە ئەبەخشن زۆر جوانە زۆر بە چێژە بۆیە ماوەسە مەرجی یەکەم ئەبێ بۆ خۆی بێ مەرجی دووەمە بێ ماڵەکە حەڵاڵ بێ ئەنفقوا مما كسبتم يعني من طيبات وانيا لو ماڵێک کە پاکە مەرجی سێیەم بەڕاستی بێ منەت نەکا ڕاست يا أيها الذين آمنوا وأن لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى قول معروف ما وصدنا قول باشتريان عمل بيقوم على عمل باشتري دلت للصدقة قول معروف وأن خير من صدقة يتبعها أذى لو قول باشتري كاكا بابا يخاف يداو أواني دزقا خير خوازي كان كاكا قسيكي خوشي لقل كي باشتري لو منت كي بسريع ما يدري نيته ما يدري بس ليتو رمى ما يشكينا ليتو رمى كاك أخو حكيم مستحق نبوة ديارة زكاة يجنبه بيت المال غنيمة غنيمة والله سيجاري دعواك في أمريكا صلى الله عليه وسلم الله في
فێر مەبە ینی ئاماژەیەک بەها چەند بە جوانی فێڵێ ئەڵێ ئەگەر خۆی بداتێ بەرەکەتی تێکەوێ تۆ فێر ئەمە مەبە مەدە الحیاتی ژوەری ناگرێتەوە تەواو تێگەیشت بۆیە بەڕاستی ئەوە وەسێتێکە بۆ خۆم بۆ ئەوانەی کە لەو پرۆژەی ئیشەکەن بۆ دەوڵەمەنەکان بەڕاستی خەڵکێک دێ ڕویان لێنێ بە ئارام بن دەگەڵیانە با سەبریان لەگەڵا بگرن بە ڕوویکی خۆشەوە بە ڕوویکی بەشوشانەوە هەموو شتێ لە کۆتاییە ینی گەشتە کۆتایی ئەبێ هەموو شتێکیش جۆرێک لە ئوسلوب و ئادابی خۆی بیانی فەقیریش ینی من دۆستێک جێڕایەوە وتی مامۆستا جەزا بۆ نمونە 50 وەرەقە زەکاتی بردوو بۆ ئەمر بەڵێ دوایی لە ناو خەڵکا باسی کرد و توتی حسابی کردم 50 وەرەقەیە لە چەند وەرەقە چەنەکەیوانە توتی فڵانە کەس ئەوەنە سەر و سامانەکەی سەیریکە ینی بەڕاستی ئەوش خراپوانی مامۆستا من ئەمە ڕێگەیەک بۆ دەربازبوونەوە بوتم بۆ خۆی سوگەی سەر دەوڵەت نییە وانە دەوڵەت نییە و کۆمەڵێک دەوڵەتی مەسەوەی کە مؤسسەی هین بکە مؤسسەی ئەم زەکاتە ڕێخە ئەمینی ئەوە نییە کەواتە ڕێکخراو هەیە کەسایەتی هەیە وانە خۆمان پێکەوە خزم و کەسوکاری یەکەین ڕێژ لەمە بە ئاسان تەنزیم ناکرێت ئیلا مەگەر ئیمان و دینداری خۆمان نەبێ زۆر گەشتبینیشین پێی بەڕاستی ئەنی ئاماژەیەکە ئیشارەیەکی زۆر گرنگە ئێواران ئەو جادەیە ساری پێ ناڕوە میلەتی کورد دڵت خۆش بێ میلەتەکەت مسلمانە بە مانگی ڕەمەزان جادە قەتع بێ کۆتایی دێ ئێوارانی تر بەرناکە من وا ئەزانم کوردستانم فەتح کردووە تەواو الحەمدولله الحەمدولله هی ئێمەیە مزگەوتی ئێمەیە نوێژخەنی ئێمەیە ئێمە ئامانجمان چی بوو ئامانجمان ئەمەیە بەڵام کەم و کوڕیمانەی بە چاکیکەین ئەم زەکاتە ئەبێ ڕێکخەین ئەویش کەم کوڕی کاکە کاتی خۆی زوو ئەژێرنەوەڵم کابراایەک چووە پاری داوە بەعرە خۆر دەرچووە دوایی خراپە کار دەرچوە دوایە دەرچووە بەڵام 2000 ئەم پارێ بۆتە سەبەبی هیدایەتی ئەوانە کاکە ئەمانە هەرەبن ڕێکخراوەکە حەچی تۆکمە بێ کاکە وڵی ئێمە ڕێکخراومانەیە والله بە حسابی خۆمان زۆر تۆکمین هەروەکو شەبەکەین یەک دیمارە بدەینێ ئەوەی تریان نەزانێ ئەوە دامانە ئەوواگەمان لێ بێ ناوەکانمان سەرێکی خەلەلمانە دروستە بێ کۆدامانە فڵانەکە بە قورئان پێی ناشیە کاکە بەڵام کەمە تۆ لەکوێ لە سەتیەکە هەڵە بکەی لەکوێی هەموو وانە زوو هەڵە بکەی بۆیە ئەو دەوڵەمەنانەش بەڕاستی جێی خۆیەتی لەو جۆرە خەڵکە هەڵبەشکە لەگەڵ خۆیانە یعنی هیچ لە خیریەوەش کەم ناکە ئەو ئەنیش بەشدارە بن کورەگەروانە بووە مامۆستادانە کابرا خوای گەورە پێی داوە 15 دەفتەر زەکاتی هەیە 50 زەکاتی والله ئەبا خۆی ڕێکخراوێکی بۆ دروست کردایە و خەڵکی بە کرێکاری بۆ بەگرتای هەچەند هەشە الحەمدولله هەشە هیواش هەیە ئەبوای بۆی بگرتایە بیتە مامۆستادانە ئەم مانگە تۆ ئیش ناکەی من ملیۆنە دینارە ئەم زەکاتم بەدا بەشەکەی وانە بەڵام الحەمدولله ئێستا خەڵکێک هەیە کاراسانی بۆکە ناوەکانی پێدا مەشروعی خێری هەیە خێر زۆر یعنی زۆر ڕووی هەیە مامۆستا جەزا ئەحمەد بانخواست زۆر سوپاس بووی لەم تەوری لەگەڵمان بووی ماندوومان کردی والله لە خزمەتتانم خزم تەورە منە فراوانە مامۆستا بە 25 دقە و 20 دقەیش نابێ بەس قسەی باش کرا هەوڵە هەستەکەم قسەی باشت کرد و خەڵکی ئینشەڵڵا ئەوانەی کە هەم زەکاتەن بەخشین ئەدەن هەم ئەوانی وەرەگرن ئینشەڵڵا سوودێکیان لە قسەکان جەناب پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ کە رب العالمین خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت ئەگەڕێینەوە پشت بەخوا تەوری دووهەم کاکدانا ئەندازارێکمان لەگەڵا پێش ئەوە هەنێ پرسیار نەکەین بەڵە بە لێرەوە لێرە ناچین باش شێف دیار بڕیارمانە لەبەرەوەی ئەها ئەو هەناسە و تنۆکی قسەکردن و شتانە بە بەسەر خواردنەکان نەبێت کە لەوان یەک دوو برا دوایی لێ بخۆن هەر لێرۆگە کامێرەکان بیخەنە سەر هەم زەڵاتەکە و هەم سوپەکە بۆمان باسکەیتەوە سوپاس دەکەین دێ ئادەی کاکە مەعاسەوە هەڵیایەوە کاکەوە ئەوە سوپەکەیە سوپی پێتاتەکەمانە ئەو یوتە کەوەریتیایە بەڵێ پێکاتەکانی چی بوون بیڵێ پێکاتەکانی ئەوە هیچ کەوەر و پەتاتەیە باشە لەگەڵ زعفرانم تێکردو بێت بۆ ئێمە تێک بە تایبەتەوە ڕاستێکی خەڵکی لە بەنامە نەبوو ئۆریگانۆ و جاترشم تێکردووە تۆزە ئاڵاتی ڕەشم تێکردووە هەر سوودی هەیە بەوەی باش و ئەم برنجەش برنجی سوور بێجگە برنجە سوورەکە ئەمە برنجێکی تایبەتە بەڕاستی ئەوە هەر ئێستا هەڵێمەوە ئەو برنجە بە زعفران و بە زرشتە ئەو زرشتە دەوری چییە کاک لە جاتی کشمیشە بەزانە ئەم ترشە کشمی شیرینە بەڵێ حەزەکەی جارێکە و برنجە پیشانی کاکە معاز بەرەوە بە جوان ئەوەی کە بە
لەو جوانە زیاتر هیچی تێ نەکراوە بەزەیتی کاشۆش لێنراوە هەمووی بەسمەتیشە بەڵێ ئەو لە پاڵیشە ئەیبینین لێرە سوورەکەیە بەڵێ ئەمی پاڵیشانامە برنجی سوورە باشە ئەمە بە ڕۆزماری لێ مناوە ڕۆزماری بەڵێ لەگەڵ جاترێ باشە ڕۆزماری زیاتر ئەکرێتە مریش کوشتی واوە بۆ هەموو جۆرە تەخمیرەکە بێت بۆ هەموو ئەو خوادانە بێت کە هەستێکی کە بۆن سادی لێت بەکاری بێنی بەس برنج تامێکی خۆشیاتی هەرەڵێنە ناو گژی و گیای بەهارای شڵاکە بانگیە تامێکی کەزانە چۆن ئینشاءڵڵا ئەی زەڵاتەیە وەڵام میوەیە کە حەزەکەم بیڕازێنمەوەتر بە شێوانەکەەوە دەستی پێکردو بەس تاو نەبووە تۆزێکی ماوە تۆزێکی ئەرێوەڵ زۆر باشە لەشە ساغ بێ سپاسەکەم ئینشاءڵڵا لە کۆتایی بەرنامەش جاریکە ئەر ئاوا لە دوورۆینەوەلات ئینشاءڵڵا کاک شێخۆزم ئەندازیارێک لە پیشەوە ڕەمەزان لەگەڵمانایە من بەخێرات نییە کاکیە من حاجیە من بە لە خزمەتی ئەکبەرم بۆیە ناسم بۆی تەوقی لەگەڵەکەم کاک حاجیە من فرم السلام عليكم باش قربان حال باشا يا اخو حاجی بەخێر بێ ئەلێ دانی شوام من تەوقع لەگەڵ نەکەم تووشی نەخۆشی و نەکەم با لێرە و پێ بڵم لە پەخشان یەکسەر چونکە دوایی وایە ناکەن پەخشان فەرموو يا اخو بەخێر بێ خۆش بێ ئاخا شتێک بڵی دوایی باش نەدا و کۆی نا ئینشاءڵڵا خۆ بەخێر باشم نەخەم من دەبێ باش کاک حاجی هێ من هێمن جەلال ئەندازیار یەخوا بەخێر بی خێر بێ نەخوا پێشەوەی جەنابەت بانکێنە ژوورەوە برایەک وتی لای پرسیار بوو وتی جا باشە ئەندازیار و ڕەمەزان خۆ ئەوانە لەبەر سپلێتان و لە ئۆفیس بەیاگەل لە دایرە بێت دانیشتون وتم ئەوەی من کاگێ من بناسم کاگێ من وازام کەم زۆر جار نازانە دایرە لە کوێیە ئەو نە لە دەرەوە و لەبەر خۆر و لە پرۆژەیە هەر بەڕاست ئەندازیار زیاتر ئیشەکەی لە ئۆفیسە کاگێ منیان لەبەر خۆر و لە ناو پرۆژە و تەپ و تۆز و ئەوانەیە خۆی ئەگەر پۆلێنیان بکەین ئەندازیارەکان چەند بەشێک هەیە باشە وەکو بەشی ئێمە کە ئێمە بەشی شارستانین ئێمە ڕاستەوخۆ تەنفیزەکەین یعنی ئێمە پرۆژەکان ئەوەی خۆشمان ئەتوانین تەسبیم بکەین بەزیتر جاری وای اختصاص جیا بێتەوە بەشێک دیزاینەکە ئەو بەشی تریش کەیەتە لای ئێمەتر ئێمە لەو کاتەیە ئێمە منەفیزین منەفیز ئەگەر وەکەوەی کە ئێمە فێری بووین ئەو بە ڕووپامایی نەبێ ئەو دڵسۆزی ئێمە هەمانە زۆر بە جوانی ئەچینە ناو پرۆژەکانەوە بەڕاستی نایڵین دەقە بفیڕۆچە لە پرۆژەکانە لەسەر پرۆژەکان ڕاستەوخۆ لەسەر پرۆژە ڕاستەوخۆ ئەوەی کە کارمان لە دەرەوە بێ کاریشمان هەیە ئۆفیسیە نەشگەڕێنەوە ئۆفیس جاریوە لە ئۆفیسیش قۆناغەکانی جێبەجێکردن داهاندرێ جا ئێمە ژەو قۆناغانە بەرەبەرە بەو تایم تیبڵی کە دامانناوە ئیشەکان جێبەجێەکەی ئەگەر بگەڕینەوە بۆ ڕەمەزان ینی ئەم ساڵ سواز بۆ خوا ڕەمەزان سەرەتا هەر ساردیش بوو ئێستا فێنکی کرد دو ڕۆژە تۆزە گەرمی کردووە بەس نی من جەنابەت بناسم لە نزیکەوە جەنابەت زۆر دەمێکە سواز بۆخوا ئەهلی مزگەوت ڕۆژوانەی کاک حاجی ئەو ڕۆژانەی گەرمن ئەو ڕۆژانەی درێژن ڕۆژەکە کاتێک بە ڕۆژوە بی لەسەر پرۆژەیەکی بەڕاست سەبر و تەحمل و تااقەت و وردە خۆ ئەندازیاری هەموو ئیشی وردەکاری وانە ئەو چۆنە ڕەمەزان و ئەندازیاری سۆنایی یەکەگرنەوە وەڵی ئێمە خۆی جارێ لەبەرەوەی هەڵگری پەیامێکین کە پەیامی ئەم ئاینەیە ئەم ئاینی ئیسلام دایم داوای سەبڕمان لێکە بە بەردەوامیش داوای هەڵسوکەوتێکی باشمان لێکا لەگەڵ خەڵکە جا ئەبێ ئێمە دایمە لە مشتی خۆمانە بە بەردەوامی بیری خۆمانی بێنینەوە جا ئێمە سواز بەخوای گەورە یعنی ئەوش هیدایەتی خۆی پەروەردگارەکەوی پێبەخشین بە تەسەوری خۆم ئەتوانین سەبرێکی باشکەین منۆکو خۆم دایم بە تەعاملکردم لەگەڵ ئەو چینانی کە تەعاملیان لەگەڵاکەم چونکە من چینەکانیش جیاوازە تەعاملیان لەگەڵاکەم من سەرپەرشتیارم لە دایرەی خۆمانەوە تەعاملەکەم لەگەڵ کۆمپانیا تەعاملەکەم لەگەڵ چینی ئەوانین کاری دەستیەکەکەن کە بە زمانی ئێمە کرێکار و وەستاوانیان پێڵێ هەم بە زمانین مراجعمان هەیە هاوڵاتی سەردانمانەکە لە پرسیاوی بەشێکم بۆیە بەڕاستی هاوسەنگی ڕاگرم لە نێوانیانە و هەروەها هەر کاتێکیش کە ئەمێ هەڵسوکەوت کەم لەگەڵ ئەمانەیە هەموو جارێ خۆمە خەمە جێی ئەوان چونکە ئەویش لەگەڵ ما ئەوێ ئێمە تەواوکەری یەکترین هەمومان بەیەکەوە ئەم پرۆژانە والەکەین بەرزەکەین و لە ئاخیرا ئەبێتە ژێرخانێ بۆ ئەم وڵاتەوە وەکو وایە بەردێکە بچێتە ناو ئەساسی ئەم وڵاتەوە لەبەرەوە ئەویش کۆشەکە لەوە چێ نیسبەتێکی زۆری ئەو خەڵکە ئەو چینە حەسکا سەرکەوتوو بێ مەگەر چۆنها کەمێکی هەبێ بێوێ بە ئەنقەس شتێنەکایان بۆیە ئێمە هەموو جارێمە خۆمە خەمەش جێ ئەوان کە ئەزانم شتێکی باشی کردووە
ئەو کاتە بە حیکمت با هەڵەشی کردبێ بە حیکمت عاملێکی لەگەڵاکی بە قسێکی باش بەهینێک وای لەکەی هەم ئیشەکەشەکە هەم دڵی بە ئیشەکەی خۆشی خۆشە بێ چونکە تۆ بێت تەرجیع ئەویشکەی یعنی چۆن وەکو ئێمە ئەبێت تەرجیعکرێنەبێ ئەویش تەرجیعکرێ جا بۆیە هەمومان بەیەکەوە ئەبێ سەبرێکی باشمانە بێ جێدرام سەبرە لە هەموو کاتێکا داوا کراوە نەک بڵێ لە کاتی ڕەمەزان و جاوە لە ڕەمەزانە پێغمبەر خوا سەڵ فەرمی ئەگەر حەشتێ بوو تۆ بێ بڵێ ئینی صایم یا کەواتە ئێمە پێش بە ڕۆژبوون بڕیارەکەمان ناوە لە بە ڕۆژبوون نابێ باشتریش ئەو ئیشی خۆمان جێبەجێکرد. کاکێ من جنابتان لەسەر ئیش بەتایبەتی لە ڕەمەزانە زۆر تینوتانە بێت زۆر برسیتانە بێت چکە قسەکردنی زۆرتیایە اینجا تەپ و تۆز و چیمەتۆ و ئیشکردن و هاتوچۆ یعنی قرس نییە ڕەمەزان لە لای جەنابتان بە تایبەتتر لای کرێکارەکان کە ئیشەکەن ئەو کرێکارانتان هەیە کە بە ڕۆژوون و سەبرێکی باشیان هەیە؟ وەڵی من لە ژیانی خۆمان نمونەم زۆر دیوە ئێستا ئێمە ئەمڕۆ کە هاتووم بۆ ئێرە هەر لە بەیانیەوە لە دەرەوە لە پرۆژە بووم لە پێگەشا بووم یعنی لە ژوورەوە نەبووم کە ئەمڕۆ شەمێ و داوام ئەمڕۆ شەمێ داوام بەس لای ئێمە ئەو شتیوانە یعنی ئێمە بەڕاستی پرۆژە ئێمە بێ پێشی خێنێسا ئێمە خەریکی پرۆژەیەکی ئاستەنگێکمان بۆ ڕێگەی خەڵکی دروست کردووە جا من بەو بە بێ ڕووپامایی کامانە دووباراکەمەوە وای ئەبینم 1 سەعات زووتر ئەو پرۆژەیە تەواوکەم باشترە و خەڵەکەمەکەمەوە خەڵک بەڕاستی ئەمانە یعنی قسەیەکە زۆر باشە لە دڵەوە ئیکەین جا لە من لە بەیانەوە لە پێگەی پرۆژە بووم هەتا نزیکی دوونی و من بەس قسەم کردووە لەگەڵ ستافەکانە چوین شوێنەکانمان سیر کردووە چونکە پرۆژەکە پێگەکە گەورەیە سیرمان کردووە ئەگەر بڵین بە شێوەیەکی بەلایانی دنیایوانە بەخاتونی هەرەبی بەزێمە تازە بڕیارێکەوە داومانە پاش هیدایەتی خی پەروەردگار کە هیدایەتی داوین لە ڕووی جەستەیی و معنەییشەوە بڕیارێکەوە داومانە تازەی تر پابندین بەوەی تر ئەگەر خۆش بێ ناخۆش بێ هەر ڕووی لەگەڵا وەڵای تر ئینشاءڵڵا خی گەورە شاسانی کردووە لەگەڵ جاکاک شێخ کاکی من ئێمە تەمان ناچینە سەر وردەکاری ئیشەکان و ئیشی حکومیوانە و بابەتێکی ترە بەڵام ئەندەرپاس و ئەو ڕێگەی لای باخی بەختیاری هەم ئەوەی حەبسەخانی نەقیب ئەو بەرزەپردا هەم ئێستاش ئەوەی تۆفیقوابی یەکتر بەری تۆفیقەوەی کاگیە منە ئەندازیاری سەرپەرشتیاروانی سەرپەرشتیاری گشتیم لێ سەرپەرشتیاری گشت لەم دووسێ پرۆژە کاگیە من ئاستی ئەندازیاری ینی ئاستی ئەو عیلمە و زانستەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵی 2025 ئەندازیارەکانی ئێمەش بەڕاستی فکریان پێ ئیشان پێ یان ئیلا بێ کۆمپانیای ئێرانی و تورکی و ئەڵمانی و ئەوروپی بێن و یا عەرەبی بێن ئەوان فکرە بن بە ئێوە چۆنایی ئەمە حەزەکەم لێ ئێستا داوار پێشتریش ئەم 2-3 ساڵی ئاخریش یعنی ئەندازیارانی خۆمان توانای ئەویان هەیە بە مەزبوطی توانای ئەوان هەیە ئەو کارانە هەم دیزاین بکرێ هەم جێبەجێشکرێ و هەم هەندێک معملمان هەیە ئێستا شکور هەر لەم کوردستانی خۆمانە هەر لە شاری سلێمانیە معملمان هەیە ئەو شتانی کە جاران لە دەروی وڵات دروستەکرێ ئێستا لای خۆمان دروست ئەکرێ زۆر بە شێوەیەکی جوان جا لەو کاتەشا ئێمە ئەتوانی ئاگامان لەسەر پەرشتیاریکردنی جێبەجێکردنەکەش بێت یعنی ئەگەر پێشتر لە دەروی وڵات و بێیان شتێکی ئاوا ئێستا لە بەردەمی خۆشمانایە بەڵام هەندێک کار هەیە هەر دەرەوەی وڵاتی بێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئێستا ئێمە لە بەرزەپردی حەبسەخانی نەقیبە گێردەرەکانمان ئیترە بێ قسەکە بکەم بەهین ئەمە بەڕشێوەیەکی ئینگلیزی ئەگەر بیکەم بەهین ئەو جیسرانی کە ئەچێتە ژێر سەقفەکەەوە کە ئاوا خولاوەتەوە و کەسێک سەرەکەوێ بەم ڕەمپای ئاچێتەوە بەرەوە بە خولاوێ ئەم خولانەوەی بە کۆنکریت قورسە نەوع عەمەلیەکی وێ جام قسانە بێ بە قسەی ئێمەش و خەڵکی شتێ بگات ئەوێ قسەی زانێری علمی و جەدوایەژەبی ئینیکەم ڕاستە لەو کاتانەیە پۆستێنشنی وێ شتێکی وێ ئەبێ ڕاکێشتێ ئەگەر بە کۆنکریت بکرێ جا پێویستی بە قاڵە بەستنا ئەبێ جادەکە هەمی بگری ئێمە لەسەر شەقای مەلیک محمود ئیشمان کرد چۆن نتوانین ئەو جادەیە و شادەمارە چۆن نتوانی بیگری لەبەر ئەوە لە کاتی دیزاینەکەیە هەنامان بردووە بۆچی بۆ نەوعینەک بە ستیل بیکەین بە ستیلکردنیش لە وڵاتی ئێمە شەریکات هەیە بەس بەڕاستی ئەگەر بە جدی بیڵم وەکو ئەوانە نیە پێشکەوتون کە ئێمە ئەو هینەمان لە ئێران دروست کرد بە شێوەیەکی زۆر پێشکەوتوانە ئیشەکەیان کرد وەکو تەسمیم لای خۆمان بوو بەڵام تەنفیزی دروستکردنی گەردەرەکان لای ئەوان و بەڵام هێنامان لێرە خۆمان وەکو میکانۆ بەستمانەوە لێرە بربەستەکان و ناڕەحەتەکان چین لە ئیشەوەیە کاک جەلال بربەست بەڵێ وەڵای ئێمە خۆی مهندس دایم هەوڵەیە باشسەرکە بەردەوامی جا بربەست هەر دێت جا ئەگەر لە ناو شارە ئیشکەی
بربەستەکان تعاملکردن لەگەڵ هەڵسوکەتی ڕاستەخۆ کۆنتاک لەگەڵ خەڵکات وەزە قورسا ڕاستە بوو تێگەشتنی و خەڵکەش بەرامبەر تۆ و بەرامبەر ئەو پرۆژەیە تۆزێ جیاوازە هەرچەنە ئێستا تۆزێ هەستەکەی گەشتبینیکی خەڵکی جاران ئەگەر ئێمە پێش ئەوەی کە یەکتری باخی بەختیاریمان دەست پێ کرد باوەڕتان بێ خەڵک کە ئەو جادەیەمان لایە بوو خەڵەکەمی قسەیان پێوتی لەبەرچی پرۆژەی هاوشێوەی تر ماوەیەکی باش بوو وەستا بوو یعنی کاری تیان ناکرا کە ئەوە بینراو کە بە دوای ئەم دوو سێدانەی کە ئێستا ئەم دوانە لێرەیە و دانێکی تر لە خۆرەوە کە ئەمانەیان بینی لەسەر هەستەکەی تۆزێ خەڵک دەستخۆشیەکە لەگەڵ ئێمە دەستخۆشیەکە لەگەڵ زانێ ئەڵێ بەخوامانە تەواو بۆ ئەمەش تەواو بێ هەرچەنە ئێمە هەوڵی جدیژێن یعنی بەڕاستی وەکو ئەندازیاران دایم هەوڵی جدیە بەزی تر جاریە بودجە ئەبێ بە کێشە لەو ڕاستە جا ئاستەنگ بودجێ زیاتر ئەنجا ئەوانی تر ئێمە جینا ئەتوانین حلیکەین ئینشاءڵڵا داخستنی ئەو جادانە ئەو شەقامانە بەعسەجان ناکرێت بکرێتە شەو ئەو ئیشانە تا یعنی کەمتر ئەو داخستنە زەرەرەیات یاخود کەمتر ئەبێتە مشکلە بۆ خەڵک ئاخر مامۆستا ئەم ئیشی ئێمە کاتی نییە ئیشی ئێمە پر دروستەکەی تۆ ئەندەرپاس دروستەکەی نەفەقێکی گەورە دروستەکەی ئەم نەفەقا لە تایم تیبڵی خۆمانە دای ئەنین بە ئەو پەرقووەت ئیشی تیا بکەین 3 مانگونی پێچێ یعنی ئەمە ئەو پەرقووەتە کە لەم وڵاتی خۆمانە بەکارێنین بەو هێزی دەسە و بەو مەحمەلەوە بەو هێنێکە ئەمانە ئەوەی پێچێ ئەمەی پێچێ یعنی ئەمەی تر شتێکە پێشتر دامانداوە تۆ 3 مانگونی و ئەم 3 مانگونیوە بەڕاستی داتوانانی بە شەو ئیشکەی چونکە تۆ تازە جادەکە ئەبڕیت بە شەو ڕۆژ بێ ئەبێ شەو ڕۆژی ئیشی تیاکەی لەبەر ئەوەش هەموو جارێ ئێمە شەقامی جێگرەوەمان داناوە بەس درە بێ دایم هاوڵاتی هەرە بێتە حملماکە لەگەڵ حاجی خەڵک لەگەڵ ئەو قطعانەی کە ئەنووسرێ لادانی کاتی جاری ئەم لادانە کاتیانە بێتە لادانی هەمیشەی چەند ساڵی ئەوە بەڕاست ئەم لادانی کاتیانە ئێستاوای لێ هاتۆ سوپاس بخوا لادانە کاتەکان بە فعلی کاتی بێ و دوای مدەیەک چەند ڕۆژێک چەند هەفتەیە چەند مانگە کۆتایی پێبێ وڵای لەخوا بە زیاد پێشتر نمونە مێنایەوە شکرەوە ئێستا لەخوا بە زیاد بێ ئەوەی یەکتر بڕی باخی بەختیاری بوو ئەمەی شاری ئەمە یەکتر بڕی ئارام بوو ئەوەی ئەندەرپاسی فارە بوو بەرزەبردی حەبسەخانی نەقیب بوو ئەمانە شکر هەموو لادانە کاتیەکانیان وەلانا ئێمەش خوا بەقەدەر ڕێات لە زۆر باشە کاک حاجی ئەبینم ئێستا یعنی وەکو بڵی شێوازێکی نوێتان دۆزیوەتەوە کاک شێخ بۆ نمونەگە بیانەوێت جادەیەک ببڕن پێشەوەی بیبڕن کۆمەڵە پایە و تەرتیبات هێشتا جادەکەیان نەبڕیوە زیاتر منەوەم لە یین بینی لە باخی بەختیاری یعنی وەڵێ لە ناو گڵا لە ناو عەرزا ئیشەکانتان کرد کاتێ لاتان بر شتێکی ئامادەکراواتە بەر چاو ئەوە چۆنایی بوو کاک حاجی ئەو سیستەمە لە دنیاە شوەرپایاڵینە تۆ جارێ دەست ناکەی بە هەڵکەندن تۆ بۆ هەموو ئەندەرپاسێک کە ژێڕەوێک بێ دیوارت ئەبێ دیوارت هەبێ لە جیاتی ئەم دیوارانە ئێمە ڕاستەخۆدا بە پایاڵ ئیشەکەین پایاڵەکانە چێتە خوارەوە جێی ئەم دیوارانە ئەگرێتەوە بەبێ ئەوەی جارەی چەڵەکەندووە پایاڵەکانە نێریتە خوارەوە دوای ئەوە دەزەکەی بە بڕینێکی کەمی سەرەوە دەبێ خێرا سەقفوشت هەمی دانیتەوە خەڵک لەسەرەوە هاتوچووەکە تۆ لە خوارەوە ئیشەکەی یعنی ئەو مەرحەلە شێوازێکی نوێ بەڵێ شێوازێکی نەیە ئێمە پیادەماکە لە باخی بەختیاریە یعنی بەس بەڕاستی بە خۆشحاڵیەوە پیادەمان کرد شکر سەریشی گرت و یعنی بووەتە نمونە ئێستا ئەگەر خوایار بێ ئەمەی یەکتر بڕی تۆفیقەویش هەر بۆ شکڵە نەکەین خەڵکە خەینەوە سەرەوەی مە لە خوارەوەی ئەوەی لای بازرخانی سارە بازرخانی سارە تێگە خوار بێ ئەم ساڵی ئینشاءڵڵا ویژەکرێتەوە کاک حاجی من پیشەی ئەندازیاری ئێستا تۆڵی ئەمڕۆ شەمەیە ئێستا خەڵک هەندێک فەرمانبەریان هەندێک مامۆستا لەوانە ڕۆژەکانی کە دەوامی فەرمیشە بە کۆمەڵێک عوزر کە لەوانەیە قوبوڵیش بە موچەی وەرنەگرت و چیوانە نەچوو بێ بۆ دەوام تۆ ئەمڕۆ شەمەشە کە هەر ینی پشووی فەرمیە لە دەوام بوون چۆن زیکرەکان قورئان خوێندن نوێژکردن ئەم شتانە ئێستا تۆ بوونە ئەمڕۆ تا سەعات 2 لەوێ بووی بەڕاستی هێزیەکی دوای نۆڕۆیا شەویش دیسانەوە نیە تەراویحەوە چۆن ئەم بابەتانە ڕێگەخەن ئەوەی ئەندازیاران وڵای ئێمە وەکوین ئەبێ خۆی گەورە ئیدایەتێ بە شکر لەخوا بەزەوێ توانایکی بڵی جەستەییش و معنەوەیەکەشی بێبەخشین شکر تەوا هاوسەنگیەکمان لەگەڵ ئەوە شاڕاگرتووە تر هەتا بتوانین هەم لە پێگەی پرۆژەیە هەم دواییش ئەوانی کە پێشتر هەر فێر بووین ها تازە تەرەکدانی قورسە قسەی کابرا نەبێ بڵێ هی نایگرین و تاوێ تازە فێر بووین ئەوەی کە پێشتر کردووارە هەر الحەمدولله ئینشاءڵڵا لەسەرەوە ڕیتمە هەر ڕۆی تو قورئان خوێندن و ختمۆنی ئەمڕۆ تا سەعات 2 لە ئیش بووە ئەم ئێستا ئەمڕۆ نەخوێندووە بەس هەوڵەیەم ئینشاءڵڵا شەوقەرەبی ئینشاءڵڵا چونکە فریان نەکەوتم ئەگەر هێمن جەلال بگەڕێتەوە چەند ساڵێک پێش ئێستا و بێتەوە پۆلی شەشی ئەوەی جاران پێوترا عەدادی ئێستا پێوترە 2 ساڵ
هەمان ئەم پسپۆڕی ئێستا ئیشیتیاکەی هەڵێ بژێری یان پسپۆڕێکی تر هەڵبژێری هەر لەخوا بە زیابێت لە بیدایەتەوە یعنی لەونی کە فامم کردێتەوە ها کاڵی فەهمە بۆ دروستە بێ و ئەزانی دنیاچیەوەوانە حەزم لە ئەندازیاری بووە ماشاءالله هەر کە چووم لە مەکتەبی ئەمین زەکی ئیمتیحانی 12 ئێستا و 6 ئەوست کاتەمانەدای ئامادەی لەگەڵ برادێکمان بەیەکەوە ڕۆشتین لەویا ئیژەکرا ئەو زێرا بەسنۆقیە دروستەکراوی ئیسکان لەوێ بۆ ئیمتیحانە چوون جارە سریەوە کرد کوڕایی با بڕۆ خێرا فرێ ئیمتیحانەکە یعنی هیوایەتێکم هەبوو حەز لێ بوو حەزم ئەکرد الحەمدلله جامە حەزەکەم لەوە چێ فەهمەکەمەوە بێ بەس دوایی کە ئینسان تۆزێک کامڵی ژەبێ فەهمەکەی زیاتر ئەگەڕێ حەزمە کرد بمە ئەندازیار حەزم لەو ئیشانە بوو و لە ئێستاشە شکر وا لێکمان ناوەتەوە من نیەتەکەم وایە کە ئەندازیار ئەتوانێ وڵات ئاوادان کاتەوە و ئەتوانێ نیەتەکەمان وایە کە ئێمە ڕێگا بۆ خەڵک ئاسانەکەی چۆن لابردنی ناڕەحەتی لەسەر ڕێگایەک چاکەیەکە ئێمە ڕێگاکە فراوانەکەی ڕێگاکە ئەەکەینەوە جا بەڕاستی لەو نیەتەوە ئێمە دیدە ئەمانەی ئەو خێرەمان دەستکەوێت جاگەر جاریا فریا ئیبادەتەکەش بە جوانی نەکەی مەشک انشاءالله ئەو خۆ عیبادەت انشاءالله ینی ئاوالێکمان فەشیمانیش نیم خی گەورە بنسیبیشی کردوم یاتەکە شێنامەتە دی انشاءالله ئەشتوانم ئیشیش بۆەوەی ئەوەی بتوانم انشاءالله یاخوا سەرکەوتوبێ ئەی کاک حاجی سەبارەت بە جۆرەکانی ئەندازیاریەوەی جەنابەت باست کرد ئێمە میعماریمان هەیە و نازام چیمان کۆمەڵێک خۆ دەزانین جیاوازن کۆمەڵی اختصاصی جیاواز وابزانم ئەندازیاری و بیرکاری پەیوەندیکی تونند و تۆڵیان بەیەکەوە یانی گۆشە و ژمارە و یعنی گەرزیای زیرەک نەبی مامۆستا شێخ فاتح یعنی وانە نهار تاکید کە ئەچیتە کولیە کولیە هەندەسا جا ئەمە کچێک لە کولیە هەندەسەیە لە ڕێزاتە خۆی زۆر باش بووە کەچی ئێستا بەڕاستەکەی گیری خواردەوە ڕێزیاتەوەتم ڕێزیاتی کولیە فەرقی هەیە جیاواز یعنی دەرزی ئەساسیشن ها بڵێ کاچیتە کولیە دەرزەکان ئەساسین ڕانکەکانی بەرزتر ئەوانە دەرەجەی زیاتری لەسەرە لە کاتێک کە ئەوائیل بی ئاتەوێ جابۆی ئەو ڕێزیاتە لەگەڵ تا دێت ڕێزیاتە لەگەڵ تا دێت ئەبێ مێشکێ بکاتەوە ئەنجا سەر ڕاوێتێتە ناو میکانیکەوانێکی تر دوای بە بەستراکچەوە باش ئەو کاتی لە پۆلی 12 سوت تاقیکردنەوەی سێری ئەوەت کردووە ئێستا کە بەڕێیەکە ڕۆی کە بەلای باڵەخانەیەکە ڕۆی بۆ شوێنەگە ڕۆی ینی لەوانێ ئەو بینینی من و تۆ جیاواز بێت تۆ ئەندازیارانە لەم بابەت ئاڕوانیوە تاکید هەڵەکان هەست پێەکەن تاکید هەستیشی پێەکەین ئەگەر بڵێم ئەمسپی بوونەش باگەر بڵێم لە خۆشتان لە سیاسەنیە جاری وای هەر ڕێگایە ئەڕۆم فکر لایەن دێشتەکەمەوە پێم ناخۆشە ئەمە بۆ وابێ ئەوەی بتوانین ئەیکەین یانەوەی بتوانین شکر ئێستا ئینەگەیە ئەتوانین کارکەین ئەوەی بتوانین لە دەستمان نابێ و بەپی بووجەکەی انشاءالله ئەیکەین ئێوی تریشی تر کە لە دەستمانە نەبێەوە خەفەتەکەی ئێمە هیچ وامان نەماوە پرسەر لەوە زیاتر کای تۆ ناگەین ئەگەر بتێت دوا قسەیەک بۆ بەرنامەی گوڵستان بۆ ئەندازیاران بۆ ئەو شۆفێرانی ئەو شەقامانە بەکارێن کاتێک ئەو شەقامێکە گرن کاتێک ئیشێکی ئەندازیاریەکەن حەزەکەم دوا قسەی خۆت دەرەوە وڵای دوا قسەی خۆم جارێ وەکو یەک یینێکما بوو کە تەعاملکردن لەگەڵ هاوڵاتی هەڵسوکە لەگەڵ هاوڵاتیە کە من هاوڵاتیەک کارێکی دێتە لای من کارێکی دێتە لای من والێکی ئێمەوە ئەم پەیامەی ئاینەی ئێمە وا فێری کردوین کە من ئەم کارەی نەخ ئەگەر لەو ڕۆژیا بکرێ بۆی نەخەمە بەیانی یعنی ئەوە لای من زۆر مەبەستە بەبێ ڕووپامایەڵەمە لای من زۆر مەبەستە چونکە ئەو کەسە دێتە ئەو کەسە دێت بخۆی بۆ ئەو ئیشێک لای کردو ئەگەر من ئەو ڕۆژە بۆم بکرێ گوناحە من ئەم بخەمە بەیانی یان کاتێکی درێژ سەرێک ئیمزا تاکید لەوەیە ئەمە منەوە بۆیە ئەمە بازەکەم بۆ ئەوی کە هەموو کەس ئاگای لەمە بێ جا ئەگەرم قاعیدەیە جێبەجێکەین جام قاعیدەیە لایەنێکی دینی شیە و لایەنێکی دنیاوی شیە دینیەکەیەوەیە تۆ کار بۆ خەڵک ئاسان کە خۆی گەورە کار ئاسانەکە ئەوەی من ئینشاءالله ئەمەلمان زۆر بە قیامەتە سەر ڕای ئەوەش ئەگەرم قاعیدەیە لە دنیاە جێبەجێ بکرێ وڵات زۆر بەرەو پێشەوە ئەڕوا جا ئەوەی یەک دووش داواکارم لە هاوڵاتیان خاستەنەوە شۆفێرانەی کە تەعاملی لەگەڵاکەین بە سەبر بن لەگەڵمانە ئەوەی ئێمە ئەمانەیە کاری باشکەین چونکە دوای هەر خۆی کە ئەو کاتی احتیمال هەیە قسەمان پێڵێت کە دوایی بەناو ئەندەرپاسەکەی ئەڕوان بەسەر بە ئەندەرپاسەکەی ئەڕوا دوایی بڵێ بەخواشتێکی باشیان کرد زۆر بەڕێز هێمن جەلال ئەندازیار سوپاس بووی کە لەم تەوەرەی گوڵستان لە پیشەوە ڕەمەزان لەگەڵمان بووی خۆی پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەنتەوە و دادەی کچیشی ئینشەڵڵا لە بیرکاریشە باش بێ و بە دەرەجەیەکی باشەوە وەکو باوکی ئەندازیارێکی بێ کە جێدەسی لە شارەکەی دێ ئینشاءالله لەگەڵ خێروی کاک هێمن سال لەگەڵ بێ قوربان کاک شێخ فاتح بەڕاستی هەموو بابەتێک ینی ژیانی ڕۆژانەیە گرنگە ینی ئەو تێڕوانینەی کاگێ من باسی کرد
تۆ وا بیر بکەیتەوە جادە بۆ خەڵک فراوان بکەی وا بیر بکەیتەوە ینی خزمەتکردن لە فکر تا بێ لە ئەم کارمەندێکی حکومی و پارە ژوەرەگرەوە بەڵام سری کە چۆن بیر لە شتەکانەکاتەوە بۆیە ئەم نیەتەیە دوجار تۆ لەگەڵ ئەوەی کە پارەیەکی ژوەرەگری بەڵام ئەبێتە ئەجر و حەسەناتیش بوو خەڵکێ لەوە چێ پارەش وەرگری و نابێتە ئەجر و حەسەنات بوو وانە ڕاست مهنەیەکی زۆر گەورە و بەڕاستی مهمە ئەندازیاری هەتا ئەندازیاری معماری تەلەرسازی ئەوان وەزم ئەبێ ڕسمیشان باش بێ ئەنجاسی ڕسمکردنیان زۆر باش بێ بێگومان جا کاک شێف دیار شتەکانە گەیشتۆ بە شوێ وردەوردا وڵای تروا من بەرەو کۆتاییە چم تۆ بەرەو کۆتایە چی وڵای شەڵا ئێمەش ئەمڕۆ بە سەلامەت من و کاک شێخ توانین تر بەرنامەکە تا کۆتایی ها کاک شێخ ئەمڕۆ دوعامان بۆ کەی وانە ئینشاءالله کاک شێخ لەسەر دوعا تا میوانەکە ئامادا بێ هیچ شتێکی خۆش یادگاریەک لەتیفەیەک شتێکی خۆش هەیە یعنی لەسەر دوعاکردن ئەتەوێکی بۆ بگەڕمە نازانم ئەڵم هەیە شتیا هەیە یان نییە خەڵکێک داوای دوعای لێ کرد بێتی جوزانم بەنەوەیت من تەمان لە ئەو بۆ 25 ساڵەچێ لە هۆڵی نەشتەرگەری سلێمانی بە خۆشخانەی فێرکاری ئیشەکەم ئیتر ئەو مەجموعەی کە لەوێنەوە خۆشکبرایانە بەڕاستی زۆر تێکەڵ یەکین چکە 25 ساڵ تۆ لەگەڵ یەکێکە 30 ساڵ زۆر زۆرە ینی ئیتر گەنج بووین هەمومان زۆربەی ژنینەیە نابوو ئێستا بووین بە باپیرە و بەنرک و ئەمانە لەوێن پێکوین تر ڕەفاقەتمان زۆر زۆرە جا ڕۆژێکیان من تقریبا 15 ساڵ پێش هەسە بوو باشە کە چوم ئیجازەی سایقی دەربێنم باشە سێهەم تراین بوو دووەم بوو یا سێهەم بوو ئیتر کەوتم بە حقت دەرنەچوم کە دەرنەچوم زۆر بێت باسیەوە ناکەین چۆن دەرنەچوو قەینە ئەوان وازین بۆ خۆمان زۆرمان لێ کردم ئیتر بە پاس هاتمە تەوان سیارەکەم پێ نەبوو هە سیارشمە هەبوو کەچی نەمێرابی بەم سیارەکەم بە سەرشنار بترایەک لە پاسەکە کە دانیشتوم تەوان جەماعەتی ڕفیقەکانی خۆمان هی عملیات ئەوان زانی بۆیان کە من دەرنەچوم خوشکێکمان لەگەڵایە لە عملیاتە بیان و تووتیان شێخفاتیح ڕقمی تۆی لانیە یەک تەلەفۆنی بۆ بکە بڵێ دوعام بۆ بکە کە ترایم هەیە بەش دەرچوم ئەمانە ئیتر ئەویش تەلەفۆنی کرد تەلەفۆنەکەم زۆر بەراقەتی بەڵێ مامۆستا سەگیان وەڵاهی ئەمێ دوعای خێرم بۆ بکەوتم ئینشاءالله خۆ دوعای چاکان بێتەوەمانە وتی ترایم هەیە بەشکم ترایەکە دەرچم وتم وەڵڵی ئەیسە خۆ بکەوتم ئیتر گوێم لە پێکەنیان وزانیم ئەوانن دوایی جا شتی بەسەرهاتی خۆشەیە لەم بابەتانە میوانی سێمیشمان هەر هێمنی ناوە دکتۆر هێمن وازم ئەویش حازرە مامۆستا ئەمڕۆ عسێتەکە زیاتر لە بەرجەنابووە تۆ دانیشە پێشوازی لێ بکەیت دکتۆر هێمن محمود خۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری بە هەناو بینین دکتۆر هێمن فەرموو عليك السلام كاتب جان يا خالة خير بك شكر باشا قربان جان سلام عليكم خير بك تقول لك الله ما صبات وجنبي فرموا يا خالة خير بك طبعا لا بخشي راسه اخويا عند دكتور يمن والله سباس يا خالة خير بك هو زي كان لي دانشيان والله يا قربان فرموا يا خالة خير بك سباس ميواني ومان هي ناس انا بخشي راسه اخويا يا قصي لقال كاين يتر هاني قساكا جاري واقصة كان بمالله للرؤية أمني قومية وزرزة من ما وصلش هذه اللي معناها وانتي أما الراس أخويا والله ترى من برايتي ومحبتك يكون من هي الخدمة خوي يقول لك عندك يا خاصة الكتب يشكل بزيشك زور براسي نمونەیە کان لە نوشایەتی بۆ دەمەڕاستی باشی خۆتانە مامۆستا زۆر خۆشە ئەندازیاری موسڵمانی متدەین پزیشک ژینگە پارێز شۆفێر یعنی هەموو کەسێک لەو توێژانە کە خەڵکە بینی ئاوا ئیلتیزاماتێکی دینیانە ینی زۆر لە خۆ ڕاستە پرسیارێکمان لە ئەندازیارەکەی پێش جنابە کرد کاکێ من جا پرسیارێکی لە دکتۆر هێمنیشەکەین کاتی خۆی کە لە پۆلی 12 بوو یا 6 ئەو کاتە 6 ئیعدادی بوو پۆلی 6 ئیعدادی پێتوە خۆت حەزت لە تۆپ بوو کاک دکتۆر لە جەڕاحەیە بەزەختی دەرەجە ڕۆشتیتە والله من مامۆستا طبعا سپاس پێشێکی سپاس بۆ میوانداریتان و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بکە اللهم آمین ان شاء الله وبنسبة کە حەزم لێ بوو من الحەمدولله یەکێکم لەو تەلەبانی ئەوە نەبووم تەنها لە پۆلی 6 بە سوودفە دەرەجە پێنم هەر لە پۆلیکی سەرەتایی یەکەم بووم
يعني دومين بخومنا بيدا تبوي كروش ما بولي شاشيش مراسي أوني ما بس ما بولي شاش بيك صال ببرم زوج يومنا بالطب يا هندسة حقيقة بلاني الطب وهندسة ما بو والله ما هي شاش بيك صال ببرم نرم صالة الحمد لله درجة كنت تقريبا معدلين نودو هشتو نيوبو أو كات لدربني خان لشعد هذه أبوي كاك هلا ما تقدر دربني خان هبو كات لدو أما ذي بيشواش هبو صالي 2006 درجة كم هات يعني أو نبو دكتور كواتل بوليكي متوسط دو لقيت شوارو بينج مع في عام يعني بلا والله مصاب هلا بوليكي صارت من الحمد لله يعني اول بزيرك هاري من عضب كم من سالها لك انا هم عنوان والله من كان باشن والله ما ونيا درجه انه يكون بها سعي زورك الكاتور نو والله ما مصاب من سبات انا بلا بو فضلي خوا ودايكو باكم بو بتابتي كم من بيشوي بروم مكتب لبا شوار صالي بطاي فيري خوندن وسين بو كم سي صاله دسم بالقران خوندن تقريبا كتشما بوليكي سرتاي او كما مصا بابجدي الفباء متبعي خوندن وسين همش تقبل بوليكي سرتاي زور اساي ما شاء الله تمام لبولي شوارا ك يما لبولي شواري سرتاي وقواعد عربي دسي بيكر بلا من لشواري سرتاي تصريفي زنجاني متواقد هذا برجك ما شاء الله يفقيه والله حتى الفقيه نبون براسين بلان بحكم ام خوند هاي بينان شو من ناو مناض بازار دكتور شو صار بفرمي بزيشكي لنا وكاي بزيشكي شكيك من لبانزي هشتي 2012 وتعينا باش اما اني هشتا اريا بس يعني صح بيجي بتشنا وبابتك خومان بابتن درسكا استغر كات غرتو دو 2006 هر همان رزقي بزيشكي الله بجريتوا هر همان رزقي بزيشكي وهر اسمه جراحه جاري والله جراحه بو كرسيش كاتو بو كرسي بو مسؤولياتك كما صاحو يا زاني بو كايد انا هم ايشك ابي حبي كتابه بو هبيا منها مشلنا برادر كانش مع عظم اسبيان بلان هي من ورا سفري كاملاتي دنيا خوشه برو بفري باشا همو الى سر حسابي اما عملياتي كيش لبغا هي بباري خو ابي بتشدو مصرفي خود بو كاميرا دلات مع عملياتك سيرة والله شوقي زور باشي هي دكتور يمن بو يعني حزكي باشي هي بو لقل مقصتو هالدريم بلا بو مفهومنا من رمضان العادة هم رمضان دايكم لبداية رمضان حيوانك أكريه سري أبرد بتربوي كخوي أهم بيسناك زور جار خوي تنهاي ناتواني بشتا بازار قوشي كانت مجمدة هم دوسي صالة صوت زوكم يعني مجال بالريم لما أضف كبيت وانا كحيوانك هنا يبقى قصابة كنت بمريخ خمسة برو يتفعنا قصص هم وش تيجوا إذا دايكم على سري كنت أمكر من رجع تقبل دسيني بيس راحت معك حزكي دايما ما بتشقي بالله إن شاء الله بديو بخير بوديك أتوي شفاء بو يعني إن شاء الله هم مش تاني تدل أساسا إن شاء الله خايج ولا اشتغلني تدل أبد وإن شاء الله هذا وش معني طبعا كاك دانا من سفرك تكليفك زور مراسيل دكتور هيمن يعني خوي بي خوش نبو مقابليك ما كان ما شاء الله صدايك زور قوري هبوكا وابو تشاوبيا كوتنيغو طبعا مقابلة صارت تنال بيرما تاي تلفوني بكردم متي اشتكيها تمام مصامل تمن ما كراسي سور من برنا تبع صدفه او رجع هايمين بو كتوفي كانت ولا ممكن تشيت حاضر ولا برا مش كتب ولا املني ويا تمام وصلنا نخم حاضر كدو انا جلا كم بكل او براسي دركم ولا شاشه تركعتي بخاعي تربى راسي ضلي امنا وبرنامجش برنامج بس اجري باوك وكمنك او بخوانا خاصه او بنيوني ايش ما كردو ديار حظي خوابه يعني جناب اشتغل بيبلان وبراسي كاتول كان قبشينا بسبورك جنابت كجنابتان بسبور نشترجري قشتيو نشترجري هنا وبين بالا ام نشترجري هنا وبين طبعا تازي لكردستان زور عمرك زود ريجينيا بوشي عملياتك زياتر ايوا زياتر بهنا وبيني برين ايشكا اكن بالا طبيعي نشتر قريبة هنا وبيني يعني جاران أويك أكرا ولا يزالش يسج أكرا بلام كم ترى مقارنة جاران فتح بطنك يعني سك أكرا ويكتب بشي سروي سك بشي خواره ولا سر وخوار لا يراس بي لا يتشبي المهم أما فتح أكرا يسك الله هنا وبيني بنانظر وقت الرجي دو سير شوار كنت بجوري بي سي عملياتك كان بما أكرا أتوانم بلام استوكو أويك تعبير بسبوري يما زور بي هر زوري حالته كان أكرا تمام نشتر قري كان يشير بنجش نشتر قري لا بردني
زراو بێت ئەوە هیچ نەشتەرگەری بۆ نە شێرپەنجەی قۆڵۆن بێ شێرپەنجەی کۆم و ڕێکە بێ شێرپەنجەی مەعیدە بێت تەنانەت هیچ جگەریش بە نازور ئەکرێ ئەوە جگەلەوەی نەخۆشەکان کێشەکانی تری وەکو لابردنی زراو بێ لابردنی ڕیخۆڵە کوێرە بێ لابردنی تەنانەت ڕەحم بێ لە ئافرەتانە لابردنی هێلکەدان بێ ئەمانە هەمووی بە نازور ئەکرێ باشی طبعا ئەمە بە نازور ئەبێ دکتۆری بیکا بەڕاستی تەجروبەی هەبێ ئیشی تیاتر بێ لە فیڵدەکە تەجربە ئیتر بە دەورە بێ بە تەدریب بێ بە شەهادە بێ ئەمە زۆر مهمە باشێکی ئەوە تۆ لەکوێ ئینسانی 20 سانتیم 30 سانتیمتر لە سکی بکرێتەوە لەکوێ بە کونێکی 1 سانتیمتر ئەمە ئازاری کەمترە بێ لە دوای عملیاتەوە زووتر ئەگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی و زووتر دەڕاتە ماڵەوە فتقی جەڕاحی کە لە دوای شوێنی عملیاتی یەکەم لەوانەیە دروست بێ لەمانەی کە نازوریان بۆ ئەکرێت و یعنی عملیات بە نازور ئەکرێ ئێجگار کەمترە طبعا لە ڕووی جوانکاریشەوە جوانترەوە ئینسان دیواری سکی تێک ناچێ واتە لە هەموو پۆینت و لە هەموو ڕوویەکەوە پۆزیتیڤ و ئیجابیاتی زیاترە لە سلبیاتەکەی بەڵام مهم ئەوەیە لەلایەن دکتۆرێکە کە تەجروبەی هەبێت و ئیشی لە فیڵدەکەیە کرد بێت و عملیاتەکەش بۆ ئەوە ببێت ئێستا ئێمە جانابە باشە زانی یعنی عملیاتی لابردنی زراوە و ستانداردی عالم بە نازۆرەکرێ بەڵام هەنێ جار ئەچیتە ناوەوە سیرێکی ئەم زراوە بە نەوعی ئیلتیهابی کردووە ئەگەر بە نازۆر بڕۆی مجازفە بە نەخۆشەکە ئەەکەی لەو کاتانە ئاساییە تۆ بیکەی بەفتەوە یعنی کە تۆ ئەڵی نازور بەڵێ نازور هەیە بەڵام نابێ تەرکیزێکی لە 100% هەبێ بە شێوەی بخوانەخواست زەرت لە نەخۆشەکە با چونکە ئەخیرەن ئامانجی هەمومان ئەوەی کە نەخۆشەکە تەندروستێکی باشی هەبێت و بە سەلامەتی نەشتەرگەریەکەی بەسەرکەوتوی بۆ بکرێت بە نازور ئەکرێ با بکرێت ناکرێ قەیچەکەڵاوە فەتح بکرێت دکتۆر پرسیارێکی شخصی بکە ماساییە فەرموو ئەو پەڕێتوانی جواب نەیتەوە کاتێک ئەچیتە هۆڵی نەشتەرگەری ئەم عیشقا ئەم خۆشەویستیت بۆ ئەم نەشتەرگەریە هەیە یەکەم وشە یەکەم کەلیمە چیەڵێ وڵی هەرچەنە حەز شتەکە ڕاستە خۆیە و پرسیارەکەی جناوی شەوەیە حەزم نەکردخواانە خاز بێ بە مەسەلەی ڕیا طبعا بەئکیدی ئەگەر زۆر جاریش لەوچێ زۆربەی زۆری حاڵتان بەدەنگی بەرزیش بڵم بەڵام بەئکیدی بسمیلا دەست پێکە هەموویش بۆ بسمیلا دەست پێەکەی خۆی ناڵێن پزیشکە توانێ هەموو شتێ بکە ئەوەی لە بەردەسی ئێوە بەدەست ئێوەنی هەشێکی لێ ئەڵێن هەمووی مامە دەستی خوای ینی پزیشک بێ کام جەڕاحی زیرەک بێ کام باڵتنی زیرەک بێ کام عیلاجەی باش بێ کام عملیات تەنها وەسیلەیەکی ناشفا لای خوای بەبێ خوانە یان و سەدان پزیشکی لە من زیرەکتر لە من باشتر نەخۆشەکەون تووشی حادیسە بن تووشی مشکیلە و کێشەی گەورە ئەبن لەگەڵ نەخۆشە بەڵام ئەخیرەن هەمووان عەبدی خوای ڕاستە زۆر ڕاستە بینە سەر بابەتی شێرپەنجە وەڵام من پێش ئەو پرسیارە بکەم هاوڕێمان کاک زەکەریا لە خوارە لە ژووری کۆنتترۆل کاک شێخ نەشتەرگەری زراو کراوەجا پێشتر کە ڕۆژ دکتۆر تایر لێرە بوتی حەزمەکە پرسیارە بکەم جاسە گوێ لە دەنگمانە خۆی لە خوارەوە پرسیارەکە چێ کاک زەکەریا بە کابل خاڵق بڵێ با بە گوێ پێم لە دکتۆریەکەین بینە سەر بابەتی شێرپەنجە شێرپەنجە بڵاوە و لە زۆر شوێنی ئەندامی ئینسانە ینی ڕوو ئەدات دروست دەبێ ئێمە ئەمڕۆ باز لە شێرپەنجەی کۆڵۆنەکەین سەرەکی ترین یا با بڵین هۆکارە باوەکانی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن خۆی گەورە پەنامان بە لێ ئەمەی دوورخاتەوە لە بینەر و بیسەری دوورخاتەوە ئەوەی تووشیش بووە خۆی پەروەردگار بە ڕەحمی خۆی لە کۆڵی بکاتەوە ئینشاءڵڵا چییە کاک دکتۆر هێنا تەبیعی خۆی مانگی سێ هەموو ساڵێکیش تەرخان کراوە بە مانگی هۆشیاری دەربارەی شێرپەنجەی قۆڵۆن هەموو نەخۆشیێک هەموو دەردێک هەموو کێشەیە کە لە دنیای زۆر ئەبێ باشترین ڕێگە بە ڕوبەڕووبوونەوەی هەبوونی زانیاری و معلوماتە لەسەر ئەم کێشەیە ئیتر شەرنی کێشەی تۆبی بێ هەموو شتێک یەکێ لەوانش مەسەلەی شێرپەنجە و لە ناو شێرپەنجەژا کە ئەمڕۆ ئێمە بە تەرکیز باشی شێرپەنجەی قۆڵۆنەکەین تەعەن یەکێکە لە باوترین جۆرەکانی شێرپەنجە لە هەموو دنیاە و ساڵ لە ساڵش بێ زیاتر ئەبێت یعنی ئەم ساڵ لە پار زیاتر بۆ پار لە پێرار زیاتر و ساڵێکەش لە ئەم ساڵ زیاتر ئەبێت و کێشەکانی ئەم شێرپەنجە چێ جاران ئەتوانم بڵم لە 190 بۆ 95 ئەم شێرپەنجەیە لە کەسانی بە تەمەنا ڕۆیدا ئیتر بە تەمەن لە سەروی 50 و 55 و 6 ساڵەوە ئێستا ئەمە نەماوەکانتانە ینی بڕواکە من نەخۆشم هەبوو تەمەنی 24 ساڵە شێرپەنجەی قۆڵۆنی هەیە نەخۆشەیە تەمەنی 28 ساڵە نەخۆشمە بۆ 33 ساڵ 34 ساڵ یعنی لە ناو تەمەنی گەنجیشە زۆر زیاد بووە لەگەڵ هۆکارەکەی چ کاکتۆر هۆکارە زۆرن کۆمەڵی هۆکاری ئەتوانی منعی بکەی کۆمەڵی هۆکار ناتوانانی منعی بکەی لە باوترین هۆکارانەی طبیعی وەکو وتمان تەمەنێکێکە لە هۆکارەکان ئینسان هەتا وەکو تەمەن کا بەرەو سەر بڕات تەمەنی مەترسی شێرپەنجەی قۆڵۆنی زیاترە ئەو کەسانی کە قەڵەون
مەترسی توژبوونیان بە شێرپەنجەی قۆڵۆن زیاترە ئەو کەسانی کە جگەرە زۆرە کێشن ئەو کەسانی کە کحول لە خۆنەوە مەترسی توژبوونیان هەیە ئەو کەسانەی کەوا جوڵە وەرزشیان نییە بەرسەر ڕای قەڵەویەکەش یعنی بەردەوام دانیشتون و ژیانێکی وایان هەیە کە خۆیان هەم مانوو ناکەن وەرزشیان نیە چالاکی ڕۆژانیان نیە ئەو کەسانی کە گۆشتی سوور زۆرە خۆن ئەو کەسانی کە سەوزە و میوە و خواردنی سەحی لە خواردنی ڕۆژانیانە کەمە ئەمانە هۆکارێکی وەکێکن لە مەترسیەکان بۆ توشبوون بە شێرپەنجەی قۆڵۆن جگە لەوەش هۆکاری خێزانی و بۆ ماوەیی یعنی شخصێک ئەگەر باوکی دایکی خوشکی برای پوری خاڵی مامی شێرپەنجەی قۆڵۆنی هەبێ مەترسی ئەم زیاترە چونکە ئەم شێرپەنجەی لە جینەکانیانە هەیە شیرینی دەورە بینێ کاکتۆر بەڵێ بێگومان نیسان کە تۆ شیرینی ئەخۆی یەکێکە لە خواردنە زۆر خراپەکان بۆ سیحەتی ئینسان بەوەی شیرینی و ئینسان واریدە تووشی شەکرە بێواری تووشی چەندها نەخۆشی درێژخایان بێ ئەمانەش هەمووی سیلسیلەیەکن ڕەبتیان بە یەکەوەی لە ئەخیرا ئەبنە هۆی دروستبوونی ئەم نەخۆشە شێرپەنجەیە کە ئیسا لە ناو خەڵکە زۆر باش. کاتۆر ئیسا زیاتر ئەو عملیاتانە نەشتەرگەرانی بە ناوسکبینی ئەکرێت چی بچین بە نازۆر بڵێن ئەوەی کە بە نازۆر ئەکرێ پێم باسی فیڵدی خۆمان باسی مەکەم لابردنی مەعیدا چ گرەی نۆرماڵ بێت چ گرەی شێرپەنجەیی بە نازۆر ئەکرێ گرەی پەنکریاس سپڵ بە سپڵ بە نازوو لە ئەبرێ زراو تەبیعی بە نازوو لە ئەبرێ گرەکانی جگەر کێشەکانی قۆڵۆن کیسی سەر گورچیلە لابردنی ڕەحم لە خانمانە تەنان لابردنی گورچیلە و گرەی شێرپەنجەی گورچیلە لابردنی میزڵدان لابردنی کیسی هێلکەدان ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری عملیاتەکان بە نازۆر ئەکرێت. کاکتۆر شێرپەنجەی کۆڵۆن طبعا شتێک دروست بووە لای خەڵک کە من هەستەکەم هیچگار بەو شێوازە نییە ئینی بە سەرەتانە وترێن نەخۆشیە کوشندەکە بەرچ نییە خۆ زۆر خەڵکمان بینی وانە بەڵام یەکێک لەو سەرەتانانەی کە هەیە لەو شێرپەنجانەی هەیە کۆڵۆنە هەر بەڕاست دڕندەیی شێرپەنجەی کۆڵۆن بەهێزە یان ئاسان چارەسەریە بێ ئەمە یەک دوو پیا و زیاتر تووشی بێ ئافرەت بەنسبەت پرسیاری یەکەمتەوە هەموو جۆرێکی شێرپەنجە لە لەشی ئینسانە هەتاوەکو لە بیدایەتەوە بەدەمیەوە بچیت لە بیدایەتەوە بە زووی تەشخیص بکرێت بە زووی چارەسەر و عیلاجی پێویستی بە بکرێت کوشندە نییە بەس مشکلەکەی تۆ نازانێ وەک سەرێشەیە کێشەکەی شێرپەنجەی مەعیدە لەگەڵ شێرپەنجەی قۆڵۆنە چکە ئەمانە ڕاستەوخۆ و ئەندامی هەرسن ئینسانیش ڕۆژانە خواردن و خواردنەوە ئەخوات ئیهمالی ئەکات یعنی شخصێکە بینی چەند ساڵە دڵەکزەی هەیە یان بۆ ئازاری مەعیدە هەیە وازانێ بە خواردنەکەی پێنەکەوتەوە ئازانێ بۆ نمونە سەرمای بەوە ئازانێ کە دوایی سەیرەکەی ئەمە شێرپەنجەی مەعیدە بۆ گەشتۆ بە مەرحەلەیەک حەلی نییە تەسەوورەکە عیلمیان ئەڵێ لە سەدا چلی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەعیدە کاتێ تەشخیص ئەکرێن شێرپەنجەکە بڵاو بۆتەوە بەلاشە لە سەدا چل یعنی دەمە خۆش بێنە شێرپەنجەی مەعیدیان هەبێ کاتێ تەشخیص کردن چواریان بڵاو بۆتەوە مەسەلی شێرپەنجەی قۆڵۆنیش ئەوەیە یعنی هەموو شێرپەنجەیەک نیشانەی هەیە بەڵام شخصەکە نیشانەکە ئیهمالەکە گوێی نایە یعنی خەڵکی ئەڵێ من 10 ساڵە قەبزم ئیهمالی کردووە هەیە غازات دیسکی زۆر ئیهمالی کردووە قەبزی زۆر غازاتی زۆر سکچوونی زۆر دابەزاندنی وەزن یعنی وەزن کێشکەم کاو زەعیبی بەبێ پلان و بەبێ ڕێژێم و لە ناکاو و لە ماوەیەکی کەماوەزنێکی زۆر داگیری یان هەبوونی خوێن لە پیسایە ئەمانە نیشانن ئەمانە نۆرماڵتی نابێ ئەمانە ئیهمال یعنی بەڕاستی یعنی ئەو کەسانی ئەمانیان هەیە لیان بپرسە هەیە ئەڵە چەندین ساڵەیەکی لەم نیشانانەیە هەیە زۆر بە قورسیش و ئیهمالی کردووە لەگەڵی وەکو کوشندەی ئەتوانم بڵێم لە چاو تەصنیفەکانە لە چاو هەنێ شێرپەنجەی کێ باشترە بۆ نمونە ئێمە لە وەکو جەڕاح یەکێک لەو شێرپەنجە زۆر خراپانە شێرپەنجەی زراوە شێرپەنجەی پەنکریاسە شێرپەنجەی مەعیدەیە ئەتوانی بڵێ لە ڕووی کوشندەییەوە شێرپەنجەی قۆڵۆن لەوانەی تر زۆر ئاسانتر و سەهلترە ئەهوەنترە لەگەڵی بەڵام ئەوانش چەندێ بە قۆت و تون بن لە مەرحەلەی بیدایەتە هەستی بپرێ چارەسەرەکەی تقریبا ئەتوانی بڵێن هەردوو ڕێگەزەکە وەکو یەکن لە نسبەیەکی کەمال لە هەنێ بەحسە هەیە ئەڵێ تۆزێک پیا و زیاتر تووشی بێت بەڵام فەرقەکە ئەوە نییە بڵێ وەڵا مهم بێت و بە شێرپەنجەی مەمەک زیاتر تووشێ لە ئافرەتانە شێرپەنجەی مەمک باوڕینە بەبێ ڕەحم بەڵام مەمک زیاترە تاوەکو ڕەحم لە پیاویشا شێرپەنجەی پرۆستات هەیە ئەمانە هۆرمۆنی نێرینەیە بەڵام لە عالەمە باوترین جۆری شێرپەنجەی سیەکانە. دکتۆر ئەگەر کەسێک ماوەیەکی زۆر قەبز بوو یان سکی چوو ئەدەبن لە ڕووی جەنابەت و بینەر و بیسەر کێسە ئاگای لەمانە بابەتەکە تەندروستیە بە قسەکان بکەین یان خوێنی بینی
یەکسەر بترسێ کە ئەمە شێرپەنجەیەتی؟ نا شرطنی ئەمانە ئەی چۆن دەستنیشانکردنەکە هەر بە هەناوبینی بە چ شتێک یەکەم شتەوەی شخصەکە ئیهمالی نەکات، دووهەم شتەوەی نەترسێ خۆی سترێس ناکات. بەڕاستی یەکێک لە مشکلانی کە هەمانەیە شتەکەی پێڵەن گۆگڵ سیندرام ئەچێ لە گۆگڵا یعنی ئەم چات جی پی تی پێیا بووە نیشانەکانی خۆی لێدا ئەو ئەڵەیەکێک لە احتیمالەکە ئەم وا ئەزانی ئەوەیەتی بەسکات مای سیریش خۆ خوێنی هەیە وانە چەندین هۆکار هەیە بۆ هەبوونی خوێن لە کۆمەوە ئەخیرەمیان شەرپەنجەی قۆڵانە. بەڵام هەرچیەک بێ تەنان مایسیریش بێ قلیشی کۆم بێ دوومەڵی کۆم بێ نەخۆشی گیرفانەکانی ڕێخۆڵە بێ نەخۆشی درێژخایەن بێ نەخۆشی کرۆنزیە ئەڵسەڵەتی بێ هەر هۆکارێکە بوونی خوێن هەبێ لە پیسایە بەهۆی ئەمانەوە هەتاوەکو بە زووی چارەسەر بکرێ چارەسەرەکەی ئاسانترە. يعني خو مایسیریش خەڵ بە تەبیعی وەریگرتووە بەڵام ئەوە نییە نەخۆ جاریوا گەشتەوە بە مەرحەلەیەک مایسیری کاتۆ دەدەرەوە ڕەش بۆتەوە تووشی نەزیفی کردووە لەگەڵ ی بۆ بگا بۆ مەرحەلەیە کەواتە ئەم نیشانانە لە هەر کەسێکە هەبێت دات بە ئەگەر بتوانین جارێکە بیڵێ و نیشانەکان هەبوونی ئازارێک و ناڕەحەتیەک لە سکا شەت نیە شوێنێکی دیاری کراوە هەر ئەڵێ هەستەکەم سکم قورسە دایمە سکم پڕە لە هەوا و غازات ناڕەحەتم بێهێزم ئینسانەکە لەوەیە هەستکا بێتاقەت و بێها کەم هێز و کەم تاقەیە کەم خوێنی زۆر جا سەبەبی کەم خوێنی نەزانراوە لەوانەیەکی پەیوەندی بە کێشەی قۆڵۆن و کێشەی شێرپەنجەی قۆڵۆنەوە هەبێت هەبوونی خوێن لە پیساییە قەبزی زۆر یا سکچوونی زۆر بە تایبەتی بێت و سکچوونەکە خوێنی لەگەڵا بێت دابەزاندنی وەزن بە ماوەی کەم وەزنێکی زۆر داگرێ بەبێ پلان و ڕێژیم یان شخصەکە خۆی مەترسی لەسەرە کابرا دایکی باوکی کەسێکی پلەیەکی کەسێکی نزیکی تووشی شێرپەنجە بووە بۆ ئەم زەرورتر و واجبترە کە حەزەری زیاتر بکالەوەی کە شخصەیەکی ئەمانی نەبێ لەگەڵی کەواتە هەر نیشانێک لەم نیشانانە هەبێت شەرتی شێرپەنجە بێ بەڵام هەرچیەک بێت هەتا زوو چارەسەری بکەیت ئەتاوەکو زوو بەدەمیەوە پتی چارەسەرەکەی ئاسانە سادەترین شت ئەوەیە ڕاوێژ بە پزیشکێکی پسپۆڕ بکە دوای ئەوە پزیشکە پسپۆڕەکە بە گوێرەی پێویستی لەوانەیە پێویست بە هەنێ فەحسی سەرەتایی بکە لەوانەیە پێویست بە فەحسی پیسایی بکە لەوانەیە پێویست بە نانزۆر بکە ئەو کاتە لەوانەیە پێویست بە ئەشیعە بێت چ سۆنەر بێت چ تەنووری بێ بە هەمووی ئەگا بە تەشخیص و ئەو کاتە بێت تەشخیصەکە عیلاجەکەی بۆ دیاریەکات. کاتوریان چیتان ماوە لەسەرم بابەتەکە گرنگ بێ و بیسەران ڕێنمایی وەربگرن لەسەری والله مامۆساگیان مەسەلەی شێرپەنجە تەعاان هەموو جۆرەکانی شێرپەنجە بەڕاستی بووە بە ئەمری واقع لە وڵاتی خۆمانە بە حکمی لە وڵات خواردنی خراپ ژینگی خراپەوە سایلی ژیان هەمووی دەورە بینێ لەگەڵی جا ئەم نەخۆشی شێرپەنجە هەر ئەوەی کە دروست بوو لە عالەیەکە واریداوەکانی کە زووتر و زیاتر معڕەزە بن تێ کاکتۆر یەک دوو پرسیار هاتووە بە ئاڕاستە جەنابتی بکەم قسە لەبیر نەچێ ئیلتیهابی ڕێخۆڵە هەیە بەشی سەرەوەی ڕێخۆڵە بە عیلاجی 3 مانگی و 6 مانگی چارەسەر دەکرێت ئەمە گەر موزمین بێ هەر بەردەوام بێ ئەبێتە یەکێک لە فاکتەر و هۆکارەکان بۆ شێرپەنجە بەڵێ ئەمانە پێیان ئینفلامەتەری باوڵ دیزیز یعنی هەوکردنی درێژخایەنی ڕێخۆڵە کە لەوانەیە نەخۆشی کرۆنز بێ لەوانەیە نەخۆشی ئەڵسەڵەتی بێ یان مشتەرەکی نێوان هەردووکیان بێ ئەمانە پێویست بە چارەسەری بەردەوامەکە تەنانەت هەندێکیان هەیە نەخۆشی کرۆنز ئەتوانین بڵێن لەگەڵ توولی عمرە بێ عیلاج بەکار بێنێ ئەگەر بێت و عیلاج بەکار نهێنێت واریدە مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی قۆڵە لە خەڵکانی تر زیاتر لەسەر زراوەکەەوەی وتم هاوکارمان کاک زەکەریا برایەکی خۆشەویستی خۆمانە لەم ماوەی پێشوە زراویان بۆ لا بردووە ئەپرسێ خاستن جارە پەیوەندی هەیە بە ڕۆژوو ینی بە ڕۆژوو بێیان ئەمە یەک دووەم چ خواردنێک زەرەری لە ئەیانەی خوا چ خواردنێک باشە بیخوا دوای عملیات بەڵێ دوایەوەی زراوەکەی لابراوە خۆی ئیشی زراوە وەکو مەخزنێک وایە ئەو مادە زەرداوی کە لە جگەرەوە دروستە بێ یەت ئەم خۆی کۆی ئەکاتەوە لە کاتی پێویستە کە ئینسان خواردنی خوارد بە تابدی ژەمێکی چەوری خوارد ئەو ئەی ڕێژە چۆن ئێمەمان تەنکی سەربانمان هەیە ئاوەکە لە مەخزن و مەشروعەکەەوە یەت ئەچێتە تەنکی سەربانەکەی پێویست و بەلوعاکە ئەکەین ئەمجایەت کە تۆ تەنکی سەربانەکە و نامێنێ ڕاستەخۆ لە مەشروعەکە بێتە ناو ماڵەکەت ڕاستەخۆ لە جگەرەوە ئەم زەرداوە ئەچێتە ناو دوانزەگرێەوە ئیشی زەرداویش بە پلەی یەکەم هەرسکردنی چاوریە بۆی ئەو شخصانی کە ئەمەلیاتی زراو ئەکرێن ئێمە پیانەڵێن 4 بۆ 6 هەفتەی دوای ئەمەلیاتەکە باشترە کە خواردنی چاوری سوورەوەکراو نەخۆی چکە جسم بە نەبوونی زراوەکە ڕانەهاتووە وای لێ ئەکاگە خواردنی چاوری سوورەوەکراو بخوات کابراکە تووشی سکچوونەکە بێڵە دکتۆر هەستەکەم چاوری لە پیسایەکەما بە پارچە چاوری و بەزدانیم ئاوا پیاڵە لەگەڵی بۆی لە دوای ئەمەلیاتی زراو مهمترین شت ئەوەیە ژەمی قورس کەبابە کفتەیە خواردنی سوورەوەکرا 4 بۆ 6 هەفتێک لەوە ورد طبیعی وردەوە دەکەی سەرجانی ئاسایی خۆی هیچ کێشێکی نابێت کاتوریانەگەر ڕێنوایەکان جەنابەت مابێت وەکوتمان بەڕاستی شێرپەنجە بۆ ئەمری واقع
لەوە نەماوەلی ڕاکەین ئەبێ ڕوبەڕووی بینەوە ڕاستە باشترین شتیش بۆی ڕوبەڕووی بینە ئەبێ زانیاریمان دەربارەی هەبێ و بەڕاستی ئێستا وای لێ هات الحەمدوللا دکتۆر زۆر بووە خستەخانەیە برات یعنی هەر بە دۆستایەتی بێ بە مەحەبەت بێ مهمترین شتەوەی کە ئینسان بە دوای چارەسەرا بڕوا نەترسێ بەڵام ئیهمالی نەکا و شەرمیش نەکا ئەو شەرمە ویستم ڕێک پرسیای لەسەکەم دکتۆر زۆر جار ئەم بابەتی هەناوبینی ئەم نازۆرە خاصن ئەوانەی کە بابڵین لە خوارەوە لە کۆ ئینی خەڵگێ لەوە چێ لە ڕووینەیە ئەم ئیشە بکە ینی بەدیل هەیە ئەگەر ئەمەنە بێ بە شتێکی تر بتوانرێ تەشخیص بکرێ بەدیل هەیە بەڵام ئەو بەدیلە بە قوتنی ئێمە باسی نازۆرکەین با تەنها مەوسوعەکەمان باسی نازۆر نەبێ کابرا قەبزە لە ڕووی نایە باسیکە خوێن لە کۆمی هەیە لە ڕووی نایە باسیکە دوومەڵای کۆمی هەیە لە ڕووی نایە باسیکە یان هەروە کارێکی هەیە لە ڕووی نایە ئەمە لە ڕووی لای خێزان و ماڵ لای ئێوە هەل لە ڕووی کەس لە لای خێزانی بت لە لای خێزانی یعنی پیاوی گەورەیە پیاوی بە تەمەن پیاوی پیاوانە و ناو مەجلیس و پیاوی قسەزان لە ڕووی نایە کێشانی خۆی باسکە ئەمەش خراپە طبعا زۆر خراپ ئەمە هەنە خراپە ئەسڵ من قەناعەتمە ئینسان گوناحبارە بێت لەو شتانەیە چونکە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ئەوەیە کە تۆ شتێ بزان من ئێستا ئەزانم ئەمە ئاگرە دەستی بە ئەوم گوناحبارە من لای خوا یعنی تۆ خوای گەورە دەت لای خۆیە و شیفا لای خۆیە بەڵام وەسیلە هەیە بۆ یەکێک توانای مادی نەبێت توانای ئەوە نەبێت دکتۆرێ بناسیەتی بڕاتە خستەخان ئەمە تا حەتیە محفوو معزورە بەڵام تۆ هیچ نەبێ شەرت نییە تەلەفۆنەوە دکتۆرێ بکە کاکە من وەزنم داوەزیە من خوێن لە پیسایەکەمایە من قەبزێکی زۆرم هەیە هەتا وەکو زوو بە دەمیە بچی چارەسەری زۆر پرسیاری خۆم دکتۆر ئەوانەی کە بەهۆی شێرپەنجە و ڕێخۆڵیان ئەپڕترێ چەند سانتیمێک لێ ئەکرێتەوە ئینسان مرۆڤ چەندێک ڕێخۆڵی پێوە بێ یا پێوە نەبێ ئیتر وەکو بڵی تەسی لەسەر ژیان و تەندروستیەکانی ئینسان بەبێ ڕێخۆڵە ئەژی یان ئەبێت چەندێکی هەر بمێنێتەوە خۆی ڕێخۆڵە دوو بەشە ڕێخۆڵە باریکەمان هەیە لەگەڵ ڕێخۆڵە ئەسوورەیە ئینسان ئەگە زەرور نەبێت لە حیاتیان من هەمیشە وتومە دەنکە پاراستامۆڵیش نەخوات کە تۆ عەمەلیات بکەیت نەجاتە ئەبێ لەو دەردە و لەو نەخۆشیە بەڵام شەرت نییە بگەڕێتەوە بە شخصەکەی جاران لە 100% وڵە من عیبم نەماوە یعنی ئەبێت تۆ دائیمە لە بینی بزانی کە کردنی عەمەلیاتەکە و باشترە هەتاوەکوی بەو نەخۆشی و بێنیتەوە بەنسبەت ڕێخۆڵە ئەستوورە و ئەگەر لا ببرێ هیچ کێشەیەک نابێت ڕێخۆڵە باریکەش تقریبا بۆ ئینسانێک مەترێ بۆ مەتر و نیوە بمێنێت ژیانی ئاسایی خۆی دەست پێ ئەکات خۆی ڕێخۆڵە باریکە تقریبا لە شخصە ئەگۆڕێ لە 5 مەتر بۆ 7 مەتر و نیوە مەتر بۆ مەترونی بمێنێت ئاسایە توانێت ژیانی ئاسایی خۆی بەڕێبکە ئەگەر ئەو مەترونیوەشی نامێنێ هەر ئەژی بەڵام پێویست بە عیلاجی بەردەوام و بە چاودێری بەردەوام و زیاترەکە لەگەڵ خۆی گەورە بەرەکەت بخاتە تەمەنتەوە زۆرمان لەگەڵ جەناب تا ینی تایبەتمەندێکی خۆی و هەر حەزەکەی قسە بکەیت و پرسیارسایەتی برایەتیەوە هەمووسپاسەکەم لەخواوە نزیکن سپاس زۆر بەڕێز دکتۆر هێمن محمود پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری بە هەناوبین سپاس بۆی کە لەم تەوەری لەگەڵمان سپاس بۆ ئێوەش بە هێوای بە هەموو لاگەی عزتمانەی کاتمان زۆر حەزمەک لە نزیکەوە تا خۆ لەگەڵکەم بەس حەز ناکەم لەگەڵ دکتۆریان دەست خۆش بێ لەگەڵ بێ مامۆستا هەستەکەم تۆش کەمتر نەخۆشنی لە من تاقە و توانە وزەی دوعاکانت پێماوەی تۆزێک دوعاکەین و ترشەڵا کۆتایی باڵقەیەم ڕۆێنین لێرەشە دوعاکانەکەین هەر لێژە باش یەک دقەبا من بچمەوە بۆ دوای لە دوورە بووەسە من هەر لێرەوە کاک شتوانی لە دیوە بووەسی بڵێ هەر با لێرە بزانم شتەکان بە سەریعی بۆمان باس کەرەوە لە کۆتایی بەرنامەکە ڕزەخە گوناحە سێرینەکەن ئێمە باشە من ێمە سەیرەکەم بەس من ناتەشتێم باش هەر ئالێرەوە بەدڵتە ئەمە وەڵاخۆ برنجی ئەمە فەرمووت بەهینەکەوات لێک زەعفران و زرشت برنجی سوور برنجی سوور بە ڕۆزماری کردومە بۆ بە جاترەش باش سوبەکەش وتت بەکە سوبی پەتاتێ بە کەوەر و جاترە و ئاڵاتی ڕەش ئەمە ڕێک بۆ ئێوە کراوە کاک شێخ یەک شێواز ئەو هینەی ڕازانۆتەوە ئەو شیلک و کیوی و تەرتیباتە والله زۆر جوانە یاخوا دەستی خۆشیەکە لەوانێ شیفای بۆ بێ شێف دیارجان دەستە خۆش بێ دەستێوەش خۆش بێ ئینشاءڵڵا لەو سوبا خوین بە ئینشاءڵڵا زۆر باشە من هەر لێرەوە وردە بە بەرنامی گوڵستانە هێن ستۆدیۆی گوڵستان بۆ مامۆستا شێخ فاتیح و دوعاکانی بەجێ هێڵین خۆی پەروەردگار شیفای
منیش و کاکشێخیش تۆزە تەندروستیمان ئەمڕۆ باش نەبوو جێگیر نەبوو ئێمەش و هەر بینەر و بیسەرێک گوێی لە ئێمە تەندروستی باش نیە خۆی گەورە شفای هەموو لایەک بە تا ئەڵقەیەکی نوێ تا پرۆگرامێکی نوێی گوڵستان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپەرین با بەدڵ ئامین بۆ دوعاکانی مامۆستا شێخ فاتح بکەین خواتان لەگەڵ خۆی گەورە پاداشتی بەخێر باتەوە کاکناڵێکیان لەگەڵ شێف دیار و ئەم سابە خۆشەویستم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا ربي خواهي جاني من سلامتك دين من دامزراوك عفو من كولي من خوش با هداية من با رزق وبركة كان يا رب العالمين زياتر وبركة دار تربية يا رب العالمين إيمان من سلامتك يا ربي خواهي أواني نخوش شفاء وبنيرا أواني كشي درونيان هي كشكانيان مهلا أواني يعني هاوسرتيان دواكوتو يا رب بكسي باشيان بقينا يا ربي خواهي جان سلامت من كلا دنيا ولا قيامته لبرزخا عاقبة خير مانك عاقبة خيري من بنصيبك خويا عاقبة خيري من بنصيبك أو روشانية قرينا وبلايت الرجاني كي بر لبركته بر لإيمان بر لشاكب يا رب ورقي لا يتوبين خوش بيسرا وكان لا يتوبين بالشفاعة حضرة رسول الله بكوين صلى الله عليه وسلم بالعفو مغفرة زاتي قوري توب كوين إله العالمين قرآن بكرة شفاي الله كان من ڕووناکی بەرچاومان یا رب ڕۆشنایی ڕێگەمان لە دنیا و لە قیامەتە حەسەنەی دنیا و ئاخرەت بڕێژە بەسەرمانە یا رب یا كريم يا الله يا حي يا قيوم برحمتك نستغيث برحمتك نستغيث اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا الله السلام.